بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێت بینەرازیز و خۆشەویستەکانی کەناڵی ئاسمانی پەیام پرۆگرامی هەیوان خۆشحاڵم لە ئەڵقەی سێهەم بە ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بینەوە. لەم ئەڵقەیەدا باس لە بابەتێکی گرنگەکەین لە چوارچەوەی ماڵ و خێزاندا. ئەویش بریتە لە بەڕێوەبردنی پرۆژەی بچووکی بازرگانی لە ماڵەوە. بێگومان ئێستا بەشێکی بەرچاو لە گەنجان لە ماڵەکانی خۆیاندا لەگەڵ کاری یەکەم هاوشان لەگەڵ کاری یەکەم جا فەرمانبەرن یان قوتابین یان کارێکی دیکاکەن لە ماڵەوە سەرقاڵی کارێکی دیکەن بزنسێکی بچووکی دیکەن داهاتێک بۆ سەر داهاتەکەی دیکەیان زیادەکەن. بێگومان کۆمەڵێک ڕێگە هەیە دەتوانرێت ئەم کارە بچووکەی پێگەورە بکرێ یان ئەم کارە بچووکەی لە ماڵەوە کرێ بەردەوامی پێ بدرێت. ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامی هەیواندا باس لە ڕێگەکانی مانەوەی ئەم بزنس و کارە بچووکاناکەین و چۆن بتوانین هەر لە جێی خۆی نەمێنێتەوە بەڵکو ستێپێک بیبینە پێشتر قۆناغێک بیبینە پێشتر. بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەزمی قادر ڕاهێنەر لە بواری بزنس و مارکێتین کە بەسپاسەوە لە ستودیۆ لەگەڵمانە، هەروەها بەڕێز عارف حسین خاوەنی کۆمپانیای خەجێ خانم لە شاری سلێمانی کە بەسپاسەوە ئەویش لە ستودیۆ میوانمانە. بەخێر بەنیاخوا. هەروەها خۆشەویستان لە ستودیۆی هەیوان کۆمەڵێک گەنج کوڕکچی چالاک خاوەن کار هەرگێک بە جۆرێک لە جۆرەکان بزنسێکی هەیە کارێکی هەیە ئەوانیش لە ستودیۆ لەگەڵمانە میوانن. یاخوا بەخێر بێن سەرچاوەکانم بەو هیوای ئەم بەرنامێ بێتە مای ئەوەی کە ئەو بزنسەی هەتانە هەم بمێنێتەوە هەم پەرەی پێبن. بەخێر بەنیاخوا. مامۆستا نەزمی با بێمە لای جەنابەت. پرسیاری یەکەم، ئێمە کارێکمانێ وەک لە پێشەکێکە ئاماژەم پێکرد چۆن بتوانین ئەم کارە پلانی بۆ دابنین وەک خۆی بمێنێتەوە لە قۆناغێکە و دواتر ستێپێک قۆناغێک بچێتە بەرەو پێش و کارەکە بەرفراوان بێت. خۆ دەزانی هیچ کارێک لە ژیانی ڕۆژانەیە بەبێ پلان نابێ. هەر کاتێک پلان نەبوو پلانماندا ڕشتۆ بۆ شکستی خۆمان. ئێمە لە ڕووی بزنسەوە جەنابەت پسپۆڕی لە بوارەکەیە پلانمان چی بێ بۆ ئەم جۆرە کارانی کە نمونەی ئەمانە دوایە چینەلایەن ئەوەی کە ئێستش لە ماڵەکانە لە هەرێمی کوردستان هەیە. بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە سپاس بۆ ئەم دەرفەتە. هەر ئیش و کار و پیشۆ بزنسێک کە دەست پێکرێت ئەبێت سەرەتا سێشت هەیە یەکلای بکەینەوە بۆ ئەوەی دەستمان کراوە بێت بۆ پلان و بەرنامە. چونکە پلان و بەرنامە پێویستی بە بڕیاردانی بوێری هەیە. ئەم بڕیاردانە بزانی کەسی ترمان لەگەڵە یان هەر خۆمان بە تەنهاین. ئەگەر خۆمان بە تەنها بین بڕیارەکە ئەدەین پلانەکە جێبەجێ یەکەین. لە هەرێمی کوردستانە ئەوەندەی ئێمە بەپێی ئەزمون وردبینیمان کردووە سێ جۆر بزنسمان هەیە. بزنسێکمان هەیە بزنسی شەراکەتە، یعنی چەند کەسێک داهات و سەرمایە کۆکەنەوەی تر خێزان بن فامیلی بێت یان غێری ئەوە بێت دەسەگەن بە بزنسێک. کەسێکی تر هەیە خۆی سەرمایەکەی هەیە ئەچێ وەکالەتێک گەێنێت یان کارگەیەک دانێ بزنسەکە دەست پێگا یان لە ماڵەوە بێت یان بە شێوازێکی فراوان. دروستە. بەشێکی تریش لە بزنسەکان ئەوەیە بزنسی کارامەیی پێوترێت. ئەبێ بزانی سەرەتا ئەم بزنسە چه جۆرێکیانە. کارامەیەکە ئەوە کە هەمیشە خەڵکەڵێت بەبێ سەرمایە دەست پێ بکە و مەهارەت و لێهاتوویەکی دەبێت ئاسانترە. یان لە جیهانە پێوترێت ئینفۆرمیشن بزنس یعنی بزنسی زانیاریانی سکیل بزنس. ئەگەر هاوبەش بوو پلان و بەرنامە تۆزە سەخترە بێت. لەبەرچی چونکە سێ عەقڵە بێ بیر بکاتەوە لێی. ئەگەر کارامەیی خۆمان بوو ئاسانە پلانی بۆ دابنێین. پێش پلانەکە ئەبێت تارگێتێکی گەورەمان هەبێت. من پێشتر چەندم هەبووە ئەمەوێت چی لێ بکەم بۆ ئەمێ بگەێنمە کوێ. سەرەکیترین شت لە بزنسە ئەوەیە کە بزانی ئێستا من لەکوێم لە ڕووی کڕیارەکانمەوە لە ڕووی بازارەکەمەوە لە ڕووی بەرهەمەکەمەوە بەرهەمەکەم لە ئاسی گەنجایە لە ئاسی پیریایە. هەندێک بەرهەم لە دەرەوەی وڵات کۆتایی پێهاتوە من بێم لێرە زیندوی کەمەوە زۆر سەختە بێت پلانیش بۆی قورسە بێت من لەکوێم و ئەمەیەت بیگەێنمە کوێ. جا میکانیزمی گەیشتنەکە بۆ ئەو ئامانجە پێوترێت بەرنامە. بەرنامەش جێبەجێ ناکرێت تا لە قۆناغ و پرۆژە گشتیەکان وردی نەکەینەوە. ئەوەندەی تو ئاگادار بی ئەوەندەی ئەو کەسانی لە ڕاهێنانەکانی ئێوە بەشداریەکەن و ئەوەی لە سۆشیال میدیا و ئاگادار بی ئەو گەنجانی لە هەرێمی کوردستان بزنسێکی بچوو یا کارێکی بچووکیانێ لە ماڵەوە تا چەند هەستەکەی زانستیە و پلانێک لە پشتی ئەم ئیشەوە هەیە. تۆ تا چەند هەستەکەی؟ شتێگەڵێم ئومێ دەکەم وا دەرنەچێت. ئومێ دەکەم لەوانەیە پاش ماوەیەکی تر ساڵەهای تر
قەیرانێک دیاردەیەک خۆکوژیەک تووڕەبوونێک بێتاقەتیەک دروست بێت بە ناوی بۆ منە خۆکوژی بزنسی چۆن دروستە بێت کاتێک کەسێک لێهاتووی کارامەیەکی هەیە لە بوارێکە بەڵام لە پرۆسەیەکی حکومی یان کۆمپانیایەکە کارەکات ئەم کەسە لەوانەیە وەستایەکی زۆر باش بێت هانی ئەدەن یەنە بنکڵیشەی هەرچیەکە بێت ئەڵێ تۆ بۆ بزنسی خۆت ناکەیت ئەم مەعاشە بە کەڵکت نایەت ئەتوانی زۆر کارامی لێ هاتووی زیاتر هەیە لە کاتێکە ئەم کەسە بۆ ئەو شوێنە گونجاوە ئیمامی عەلیە فەرمێت ئیشێک بکەن کە خوا بۆ ئیشەی دروست کردوون نەک هەر ببیتە خاوەن کار و بەڕێوەبەر و سەرکردەیەک ئەتوانی تۆ سەرکردەیەک بی لەناو کۆمپانیایەکیشە زۆر ئاساییە ئەم خۆکوژیە لەوانەیە دروست بێ بێتاقەتی بێزاری کەسێک هەڵەنرێت کەسێک هانەدرێت $600 هەیە ئەڵێ کاکە تۆ توان 1500 دروستکەیت آخر کەسێک کە وەستایە بۆ نمونە کەسێک کە وەستایەکی پیتزایە زۆر ناڕەحەتە بیزنسی پیتزای پێ بکەیت لەبەرچی چونکە ئەو ئەرک و بەرپرسیارەتی پلاندانان و ئاماج و خەموخەفەتی زیاترە بەس ئەگەر وەستایەک بیت لەوانەیە لە بازنەیە کابیت خوا بۆ ئەوەی دروست کرد بێت ئەم هەموو کۆمپانیایە 20,000 کارمەندیە 300 هەیە 400 هەیە بەکی ئەچێ بەڕێوە تابەن بەوە ئەگەر بزنسەکە ئەگەڕینەوە بۆ ئەو پرسیارە ئەگەر ئەم بزنسە هەڵقوڵاوی خۆی بوو زۆر گرنگە جا من حەز دەکەم ئەو بەڕێزانی کامێرامانیش ئەمەم پێنیشتام دەن ئەو بەڕێزانش بیبینن هەر پرۆسەیەکی بزنسی بچووک بە 3 شتاتێ ئەپەڕێت ئەمە زۆر هاوکێشەیەکی گرنگە کاکدانە یەکێکیان ئەگەر ئێمە بزانیت پسپۆر و شارەزایی کارامیمان لە چیا هەیە کەسێکمانەیە زانکۆ پەیمانگای تەواو کردووە ئایتیە کۆمپیوتەرە دەرووناسی ئەمە پێوترێت پسپۆڕی تەواوی کردو باشە یەت ئەوێت ئەمە بخاتە بازارەوە بەس لەوانەیە حەز و خولیای نەبێت کەوتبێ بەسەر مەوزوعەکە ئەمانە نە پلاندانێ نە گەورە بن نە فراوانسازیەکەن لەبەرچی چونکە ڕکابەتی بازاری پێ ناکرێت ئەگەر ئەم پسپۆری لێ هات و شارەزایە یەک لیستێکەکەیت بۆ ئەو گەنجانی کە تازە دەست پێەکەن ئەوێت خۆی یەکلا بکاتەوە بۆی ئەو بێزاری بێت تااقەتی خوانەخوازە خۆگژی بزنسی دروست نەبێت چونکە دووچاری ئیفلاسی و ئینهیار و کەوتن بوو ئیتر ئەو کاتە ئەبینین و ئەبیسن ئەڵێ خۆکوژی کرد سەری خۆی هەڵگرت نازام چوون بۆ پڵانە شوێن دووەمین شت کە یەت بزانی ئەو پسپۆری کارامەی لێ هاتووی کە ئێمەمان ئایا حەز و خولیا و عاشقینی لەبەرچی ئەمە گرنگە چونکە سەختی بزنس کاکدانا وەکو سیفەتی وەکو ئاوایە ئەو تا بوەستێت بزنس تا بوەستێت بۆگە نەکات ڕەنگی تێکەچێت بزنس ئەبێت جەرەیان بکات ئەبێ پلانی هەبێت بەرنامەی هەبێت تارگێتی بە گەورە بێت لە ڕووی داهاتەوە بڵێ 3 مانگی تر منەمێ داهاتم چەندێک زیاد کەم بازارەکەم بمە بەکوێ ئایا تەنها بازارم کوردستان بێت یا وڵاتانی تریش بێت ئاو کاتێکە مەنگە وەستاوە هیچ خەموخەفەت و کێشەیەکی نییە بەس کە ڕێی کرد ڕوبەڕوە بێتەوە ڕوبەڕی بەردەبێتەوە لەمپەریەتە پێشەوە لێرەش کاتێک کە تۆ لەمپەر هاتە پێشەوە ئەلەم قۆناغا کە تۆ پسپۆڕیەکت هەیە لەمپەر هاتە پێشەوە بەس عاشقبوونی ئیشەکەت ڕاتەگرێت شەو نخوونیەکانت بەس ئەمە ڕاتەگرێت کەسانێک هەیە ئەکەون بەسەر بزنسا ومێ دەکەم ئەوە خاڵی دووەم گەنجان نەکەون بەسەر بزنسا بۆ نمونە ببورن ئەو بەرزانە لێ مازویر نەبن بواری عقارات ئێستا زۆر بازارێکی قەرەباڵقە وەکو مارکێتەکانی ئەو سالی هاتووە هەر کۆڵانێکە چووی دەیان مارکێتی تیا بوو ئەگەر سەرمایەتە بێ ئەوە کێشە نییە بەس ئەگەر خولیا و حەز و ئارەزوویەک بوو بچیتە ناویەوە ئەگەر بڕۆیت شوێن خەڵک بکەویت بڵێ چوون ئەمە پارێتیایە بامنیش دوای بکەوم ئەوە زۆر مەترسیە من ئەڵێم هەموو بزنسێک هەموو مەهارەت و کارامەیەک ماتەوزەی دەوڵەمەندبوونی تایە هەمووی تایەتی بەڵام بەم فلتەرانە تێبن دوایینە چی دوایینە سەر بازار یەکەمین شت کە لە بازارە دروستە بێت پسپۆریت هەبوو شارەزایت هەبوو خولیا و حەزیشت لەبوو لە یەکەمین بازارە ڕوبەری چیە بیتەوە کڕیارت نییە کڕیارت نەبووم بە ئیوسەبی نەخێر ستراتیش بەکارین یەکەمین شت متمانە دروستەکەیت دوایی کێشەی خەڵکە زانیت هەندێک لەو دۆستانە کە لە بواری ئێمان ئەڵێ لە کێشەی خەڵکەوە وەرەوە زۆر مەترسیدارە تۆ کێشەیەکی خەڵکەکەیتە پسپۆری خۆت ئێوە حەزت لێ نەبوو چی ئەمە زۆر کێشەیە لەبەرەوەی پێداگر بیت لۆمەی خێزان کەسەکانی تر کۆمەلگا لەمپەرت پێنەگرێت ئەبێ بێتە ئەم بابەتەوە دوای ئیشاڵا گەر دەرفەت و باسی بازارەکەین لە ناو بازاراتی ئەوە سەرنجی بۆم شتێکی من ڕاکێشا لەو سێ بازنەیە بێگومان هەر بەجیا بابەتی خۆیەتی بەزستەکەم لە نقطەیەکی شا دەستخۆ ئەمانە یەک دوایینە سەر کاک عارف دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ دەست ئەوەی باسی کرد لە ڕووی نەزەری لە ڕووی با بڵێن زانستی بەڵام ئێوە کۆمپانیای خەجێخانمتان
کەم تا زۆر خەڵک چیرۆکەی بیستووە ئەزانێت چۆن دروست بووە ئەوانەی مامۆستا نەزمی باسی کرد هەر بە فعلی لە ڕووی کردارەکیەوە ئێوە چۆن تەعاملتان لەگەڵ ئەمە کرد ئەمە یەک دووهەم ئاوێتە لەگەڵ ئەو پرسیاری منە ئەگەر باسێک لە چیرۆکی خەجی خانم کەی لە چیەوە بوو بۆ براندەی کە ئێستا کۆمپانیایە و لە ناو کۆمپانیەکەشە کۆمەڵێک کارگەی دیکەی هەیە فەرموو. دەست و چاوتان خۆش بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. بەڕاستی ئەگەر دەستپێکی خەجێ خانم باس بکەی لەوانەیە کۆی ئەم بەڕێزانە و لەگەڵ ئەوانەی تریشی کە خاوەنی پرۆژەیەکی بچووکن خاوەنی کارێکی بچووکن لە ماڵەوە کە ئێمە بەرنامەکەمان لە سەرەتی زۆر بتوانم بڵێن سوودی لێوەربگرن. ئەوەی کە مێژوەکەی ئەگەر یەک تۆ ڕاگوزەرێکی سریع بەسەر خەجێ خانما بکەین بزانێکین چۆن دروست بووە. سەرەتا کارێکی وەکو ئەو کارانی کە ئێستا ئەکرێ و سەدان کار لە سلێمانیا لە ماڵان کراوە، یعنی هەر ژنێک یا هەر کەسێک هەر خێزانێک ئیمکانی کەم بوو بێ لە گەڕەکەکانە ئیشیان کردووە و نانیان کردووە بۆ خەڵک کردبوویان و بۆ خۆی ئەمە ئیش بوو، بەڵام بە شێوەیەکی جیاوازتر کە خەڵگە بووە ئاردی بۆ بردایە غازی نەوتی بۆ بردایە خوێ بۆ ینی ئەمە خۆی با بڵێن ئیشێکی بچووک بوو لە ماڵانە وەکو چۆن ئێسێمە بەرنمەکەمان لە سەرەتی. زیاتر لە 2012 ئێمە بیرمان لەوە کردەوە لە بازاڕەکانی کوردستانە بەڕاستی ئەوەی کە غیاب بوو بەرهەمی کوردی بوو، نانی کوردی بوو، بە تایبەتی ئەو کاتانەی سەرەتای با بڵێن ئیشکردن و پارەیەکی زۆر لە بازاڕەکانی کوردستانە هەبوو، ینی نانی لوبنانی سەمونی تورکی ئێران نانی جۆ لە ئێرانەوە هات بۆ ئێرە زۆر غیاب بوو. ئێمە بیرمان لەوە کردەوە کە چۆن لە ماڵانەوە بێتە سەر جادە، ینی جێگەیەکی بۆ بگری لە بریەوەی کە ژنێک بیکە چەند ژنێک و ئەو ئیشانە بکە. بە خۆشحاڵیەوە ئەم پرۆژەیە کە توانیمان شوێنێکی بۆ دروست بکەین سەرەتا ئێمە بە 6 کارمەند دەستمان پێکرد. ئەم 6 کارمەندەیش کەسە عیارە 24ەکانی خۆمان بوون، ینی با بڵێن خەجێ خانم پرۆژەیەکی هاوبەشە، با بڵێن کاک سەردار و دایکی کاک شاهۆ خێزانەکەی من با بڵێن خێزانەکەی من و خوشکەکەم، ینی ئەم 6 کەسە بوو. لێرەوە ڕێزم بۆیان هەیە کە ئێستا ڕەنجی ئەوان گەیشتۆتەوەی کە خەجێ خانم لەو قۆناغایە زۆر بە شانازی و ئەیڵێم ئێستا، ینی ئەو ئیشە یەکەم جار هەر عەیب بوو لە کۆڵانەکانیشا خەڵکێگەی کرد خەڵکێکی هەژار، ینی نانکردن و ئیشی ئەم پرۆژەیە. بۆیە من بەم شێوەیە بازیەکەم لەوانەیە ئێستا کۆمەڵێ ئیش هەبێ کۆمەڵێک پرۆژە هەبێ کە خەڵک پێ عەیب بێ بیکات. ینی بەڕاستی ئەمە یەکەم جار ئێمە کەسمان دەست نەئەکەوت بێت، ئەوان وەکو پشتیوانێکی زۆر زۆر گەورە هەتا ئەو قۆناغی کە ئێمە کارمەند و خەڵکی تر هاتناوە و زۆر جاریش هانەکەی ئەوان بوو ئێمەی والێ کرد، چونکە کاتێکە دوو وەرە لە لای من ئیش بکە لەبەر ئێمە یەکەم کارگەین لەسەر ئاستی عێراق و کوردستانە. بە هەر کەس دەوت شوێنێکم هەیە بۆنان بەلایە عەجەیب بوو زۆر، ینی زۆر ناڕەحەت بوو، بەڵام کە ئەدوت خێزانەکەی خۆم لەوێ خوشکەکەم لەوێ خوشکەکەی کاک سەردار لەوێ دایکی لەوێ زۆر بەلایەوە باش بوو ئاهات. ئەمە وای کرد بووە هاندەرێک کە ئەو بڵێن شەرمە نەمێنێ و لە هەمان کاتیشا کەسەکان کاتێ دێنە ئەوێ زانیان قازان جێگەکەن ئەو قازانجە بووە ئەو هاندەری کە ئەوان خەڵکی تر لەگەڵ خۆیان ئێوە یەکسەر گەیشتن بە قازانج و بەوەی بۆتاندانە وەک مامۆستا نەزمیوتی یان نا چەند مانگێک 3 مانگ 6 مانگ تەنها ساڵیش وەکو پێویست فیدباکی نەبوو، بەڵام ئێوە هەر بەردەوام بن و ئەوەی کە مامۆستا فەرمووی عشقتان بۆ ئیشەکە هەبوو توانیتان دوجار ئەم بەردەوامیە نەتیجەی هەبێ. وڵا وەکو ئەوەی کە جەنابە دەیڵێ تەئکید هەموو پرۆژەیەک لە سەرەتایە بە تەئکید کە قازانج ناکات و ینی سەرمایەیەکی نییە، بەڵام شتێک هەیە کە تۆ ڕاد ئەکێشێ وەکو مامۆستایژی شارەتی پیا بازارکردن بوو. لەو کاتانەیە بازار بۆ ئێمە زۆر با بڵێن سریع بوو، کەسەکان لە بەروی نانی ئەو بەرهەمە لە بازارڕان نەبوو و منافسیش نەبوو. خۆشبەختانە ئەتوانم بڵێم گەرمی بازار ئێمەی هانەیە و بێ لە ئاستەنگەکانی کە ئاستەنگی زۆر زۆر گەورەی هەبوو. بە تایبەتی من لێرەوە کە بەو کەسانە ئەڵێم بزنسێکی سەرەتاکەن دڵنیابن کۆمەڵی ئاستەنگی یەتە پێش وەک ئیداری و وەکو خەڵک. یعنی بەڕاستی ئەمە نمونەیەکتان پێ بڵم کاتێک کە پیتزا هاتە کوردستانەوە خەڵک نێزانیر لەوانەیە ڕسمەکەی لە ئەوروپاوە بینی بێ، بەڵام کە هات خۆی ناساندەوە بینین کە چ بازاڕێکی هەیە ئێستاکە و چۆن توانیوێتی. بۆیە هەر کاک عارف ئێوە قەت ینی من حەزەکەم ئەم قسای ئەکرێت لە لای خەڵک کاتێک گەنجێک پرۆژەیەکی بێ
قەت لەلایەن کەسە نزیکەکانی خۆتان تەنانەت کە سوکاری نزیگا هاوڕەکانتان نانەوت ئێوە دەستان ناوتە چی کوڕە بابە دانیشن وەڵا ئەم ئیشەی ئێوە سەری لە هیچەوە دەرەچیانی ئەم قسەیە ئەم ساردکردنەوەیە بە ئێوە وتراوە یاننا ئەو ئاستەنیانە لەو مەرحەلاشتی وەهای تایە زۆر سەختە من نمونەیەکت با پێ بڵێم لە مانگی 6 کاتێ دەستمان کرد بە دەرکردنی ئیجازە دەرکردنە مەلایەنی ئیداری مانگی 11 تەواو بوو ینی 6 مانگ بۆ دەرهێنانی ئیجازەکەی کە ئەمە بەدەر لە خەڵکی تر ینی با بڵێن ئەوە تەکید خزم و کەسوکار وەکو ئەرزم کردی بەلایەنوێن و کاکەمە هیچ ئیسفادەیەکی نییە نانێکی ڕق چۆ نەکرێ ئەم ئیشە قورسە ناکرێ ئەم ئیشە چۆن تۆتوان ینی دایم ئاستەنگی بۆ هەر هەنگاوێکی گەورەترین ئاستەنگی بوو مەسەرەن بۆ ڕێخستنی لایەنی ئیداری نمونەی نەبوو مەسەنە نەگەر تۆ بتانی مەدعەمێ دابنی ئێستا ئەچی ئەتیادی وەکو مەدعەمێ کۆمەڵێ شت هەیە ئەیکەی بەڵام ئەگەر بەرهەمی کارگەیەکی نان کە تۆ دابنی نمونەی نەبوو ئێمە خاڵ بۆ خاڵ ینی بۆ نمونە ئەگەر یەک ئیشیان پێت بڵێم لەوانەیە دەجار گۆڕانکاری بەسەرات بێ ئەو ساجەی کە ئێستا نانی پێیەکرێ لەگەڵ ئەو ساجەی لەگەڵ ماڵانە ینی ئەرز و ئاسمانی فەرقە چونکە بۆچی لە ماڵانە لە مانگێکا یەکە ڕەدیشی پێیەکات چەند سەعاتێ ئێستا لە لای ئێمە هەموو ڕۆژێ کارمەندێک نزیکەی 8 سەعات بۆ 9 سەعاتیشەکە کەواتە گۆڕانکاری بە تەکنیکەکە و بەدەر لەوەی لەمپەری بازار ینی کاتێک کە تۆ بە بازاڕێ ناسێنی من نمونەیەکت پێ بڵم هەروەکو قسەیەکی خۆشیش شێوازێکە بۆی کە بەرنامەکە زۆرە و ناوت کاتێک کە مارکێتینمانە کرد ئەچوینە هەر مارکێتێک کە زۆری ناگرن کارتۆنێکی گەورەی 6 بە 6 بەرز و ڕقیش تەعاملێکی هینانی تۆ نابێ وەشتی تری خەیتە سەر ڕاستە بە هەر کەسە دەوت ئەیان و کاکە وەڵاهی شوێنیەوەمان نییە ناچارێمە چیمانە کرد مارکێتەکانی جوابانەوەیشمان هەبوو بۆی بۆ نمونە ئەو مارکێتە کەوەری نەگر ڕقەممان لەلا دانامان و فەرمۆم بە چ کاتێک ویستە مشتری داوای کرد ینی دوای ڕۆژێکی تر خێزانەکەی منە چۆی و نانتان نییە نانی تیری لە کارتۆنێکی گەورەیە ینی بەڕاستی وە کاڵم ئەمە زۆریانی بەشێکە لەوەی کە تۆ چۆن ئەتوانی بەرانبەرەکەت قەنەعەت پێ بکەیت مارکێتەکە دوای مەسەلەن 2 کەسمانە چوو 3 کەسمانە چوو تەلەفۆنێوی کاکە بازاڕی نان زۆر سەریعەوە چیە چەند جار خۆمان نانمان لە مارکێتەکە کڕیوەتەوە بۆەوەی دووبارە داوای کاتەوە و کە بتوانێت ئەو بەرهەمە بە بازار بکەن لەسەر عەیب بوون ئەوەی کە باست کرد باوەڕت بێ ئێستاش با بڵێن مۆزەفەکانی دائیرەی زەریبە یەکەم جار کاتێک کە ڕۆیشتم قاعەیەکی زۆر گەورەیە ئەوها یعنی نزیکەی 20-25 ئافرەتی لێ کە ئیجازەکەم تەقدیم کردوتم ئەمێ کارگەیەکی نان دابنێم نانی تیری لە ماوەی با بڵێن چەند دقەیەکە سیرم کرد هەچی ئافرەتە سیر منەکە ئەی لەو کوڕژن معمەلی ناندانێ ئیشینانی تیری بە پنە و تیرۆک لە 2011 ینی 2011 زۆر باشە دێم وەلات دەست چاوتان خۆش مامۆستا نەزمی باسی لەوە کرد کە ئەم ئیشە بە جۆرێک لە جۆرەکان هەبووە لە ماڵەکان بەڵام ئەمان بە فکرێک بە پلانێک هاتوونە ئیشیان بە شێوازێک لە شێوازەکان گۆڕیوە و ئەم ئیشیان دیاگرێت ئایا ئێمە منێک هیچێک لەم گەنجە جوانانی لێرن کە ئێوە بزنزێک بکە کە ئێوە دەستکات بە ئیشێک پلانێک وەکوی ئەو سێبازنەی باست کرد ئەمیش بێ دیسانەوە خەجەخانمێک تاقی کاتەوە کۆپی پێستی ئەو بکاتەوە یا ئەم بڕوا خەریکی ئیشێکی تر بێت چکەگەر هەمومان خەریکی یەک ئیش بین دوجار سود و قازانجی نیە چی بکە ئەو گەنجە چۆن دەست پێ بکە ینی نقطەی ستارتەکەی لەکوێوە بێ خاڵی دەستپێک جارێ هەر بزنسێک ڕکابەری تیانە بێتەوە بزنس نییە ئەو بۆ گەنجە بە ڕێزانە باش ئەگەر ڕکابەری تیانە بوو ئەو بزنسە بەدەستی حکوومەتەوەیە قۆڕەخی کردو لە لای خۆیەتی وەکو ئەو بزنسانەی کە هەن لە حکوومەتە مادام هاتیتە ناو بازار کایە ڕکابەری هەیە بەڵام ڕکابەری نابێت هەڵگۆزرێن لە خوێنی یەکە ستراتیژی هەیە منافەسەکردن لە دینیش شتێکی زۆر زۆر ئاساییە و ئەکرێت لە منافەسەکردنە بۆ خاڵی دەستپێکردن چوونە ناو بازار ئەبێت 2-3 شتی کڕیار هەیە لە بەرچایی بگریت بۆ خاڵی دەستپێک یەکەمین شت 4-5 پرسیارە ومێ دەکەم هەر بەرهەمێکتان هێنا وەکالەت هەر بزنسێکتان دەست پێکرد ئەم 4-5 پرسیارە بیکەن بە پرۆفایلی کڕیار ئێستا خەجێخانم کاک عارفۆوان کڕیاریان نەبووە ئەگەر کڕیاریان هەبوایە زووتر گەشەیانە کرد زووتر بەرەو پێشەوە ئەچوون ئێستا ئەگەر پرسیاریان لێ بکەیتەوە بە ڕێزانە بڵێ ئەگەر بگەڕێتەوە بۆ 5 ساڵ پێش ئێستا کام
کام کارانە ناکەیت دە خاڵمان پێڵە پرسیارێکی لێ بکە لەوە دوایی بۆ ئیسفادەی لێ بکەن زۆر خاڵ هەیە ناکە ئەڵێ خۆزگای ئەومان نەکردای خۆزگای ئەومان نەکردایە یەک تەریقەیان بۆ مارکێتینگ بەکارهێناوە بۆ بازارسازی بەڵام ئێستا ڕەفتاری کڕیار ئەگەر ئێمە بین کۆپی ئەم بکەین سەرکەوتوو نابین کێشە نیە نمونەیان لێ وەربگرین ئەم تەجروبانێکی ئەیگەڵێتەوە بەڵام 100% کۆپیان بکەی سەرکەوتوو نابین بۆ چونکە ڕەفتاری کڕیار لە چاو 10 ساڵ پێش ئێستا گۆڕراوە بازار گۆڕاوە خواستەکەی گۆڕاوە دووسێ شت هەیە بۆ خاڵی ستارت و دەستپێکردن لە کڕیار چونکە هەر بزنسێک کڕیاری نەبێت فرۆشی نییە فرۆشیشی نەبێت قازانجیش نییە قازانجیشی نەبێت تۆ 6 مانگ 1 ساڵەتوانی ئەگەر سەرمایەت هەبێت ئەگەر سەرمایەت نەبێت یەکسەرەکەوێت دەگیتە خاڵی عەتف و کەوتن یەکەمین شت خواستی ئەم کڕیارە چییە ئەمە زۆر گرنگە ئەبێ یەک لیست بکەیتەوە لە بواری بازارسازیەکە بنووسی پرۆفایلی کڕیار جاربزانی کڕیارەکەت کێیە تەمەنی چەندێکە بۆ کێتەوە کرد وە شتێکی ژواز لێ بێنن لەم پرۆژانەی ئەماناڵێم ببین بە هەموو شتێک بۆ هەموو کەسێک خەجێخانەمی سەرەتا بەزنانی تیریە کرد ئێستا فراوان سازی کردووە دوای چەند ساڵێک ناتوانین ببین بە هەموو شتێک بۆ هەموو کەسێک ئەنا ئەگۆڕترین بۆ هیچ لە بزنسی بچووکە ئەگەر تەوێ خێرا وەڵام بیتەوە ئەبێ نیچ مارکێت بگریت سوچێکی بازار بگریت کڕیارەکەت کێیە مناڵە ژنە خێزانە کێ ئەیگریت ئەنجاییت ئەم پرسیاران لە پرۆفایلەکە ئاکەیت خواستەکەی چییە سەرەکیترین خواستی ئەم خواستەی بەچی پڕەبێتەوە بەرهەمەکەی تۆ ینی چی بۆ ئەکات لەکوێ ئەیەوێت چۆن ئەیەوێت بە چەند ئەیەوێت ئەمە هەم شوێنەکە هەم بازارەکە هەم نرخەکە نرخەکەش زۆر زۆر گرنگە ئەگەر دەرفەدە بوو پرسیارکرا لەسەر نرخیش باسەکەین چونکە ئێستا بازاری ئێستا کە ئەم هەموو شتانە گۆڕاوە بۆ خاڵی یەکەمی دەستپێکردن بۆ چوونە ناو بازار دیراسە و وردبینیەکی ناو بازارە ئەگەر ئێمەمانێت بتنس بکەین خۆ ئەگەر خولیایەکی خۆمان بێ ئێستا زۆر کەسەیە پسپۆڕی هەیە بۆ نمونە لە ئامێرێکی مۆسیقایە پسپۆڕێکی زۆر باشیە وەکو حەز و خولیا سەیرەکە نایخاتە بازار کە پێڵێ بیخەرە بازار با پارەی پێیاکەیت ئەو کاگە من حەز و خولیای خۆمە نایکاتەوە ئاسادە بەس ئەگەر تۆتەوێ بیخێتە بازار پارە لەکوێیە ئەلێرای لە بەکاربەرایە باش پێشتر وتێ ئەبێ ئێمە بزانین بۆ چ کارێک باشین چۆن من چۆن تاکێک گەنجێک بینەرێک ێستا ئەم بەرنامەیە بینێ بزانێ بۆ چ کارێک باشە ئایا بۆ کاری دەستی باشە بۆ چێشلێنان باشە بۆ ئەوەی کە پێی وترێ کۆمەڵێک پرۆدێک دێ لە بواری کرێماتوانێ بۆ چ شتێک باشە چۆن ئەم کەسە بزانێت لە چ بوارێکە باشە و ئیشی تیا بکە ئەمە بابەتێکی قوڵ و گەورەیە پێ وتێ خودناسی بزنسی ئەوەندەی کە دەرفە دەبێت لێرە وەڵامی دەینەوە لە خودناسی بزنسیە ئێمە دووسێ سێکتەرمان هەیە بۆ هەڵسەنگاندن ئەم تێست هەیە سەکاتی نییە بۆ تێستەکە یەکەمین شت بزانی تۆ لە چ شتێکە حەز و خۆت جارێ خودناسیەکە بۆ خۆت لە چ شتێکە باشی لیستێک دروستەکەیت لەم لیستانە 1 2 3 4 5 من لە 5 باشم باشە ئەچم بە مامۆستا داناڵێ مامۆستا دانا تۆ هاوڕێکی نزیکی منیت بە بۆچوونی تۆ من لە چیا باشم ئێستا من زۆر دۆستی خۆم و توانە هەمیشە و پرسیارە لە خۆم ئایا من خوای گەورە بۆ بواری ڕاهێنەری دروستی کردوم ئەم پرسیارە زۆر گرنگە ئەگەر ئەم کارم نەکردایە چیترمە کرد ئەمە هاوڕێ ئەنجا خێزان و ئەو بابەتانی یان مامۆستای دوای تێستێکەکەیت بۆ خودناسیەکە بۆ بزانیت بچی ئەنجا یەیت کە سەرەکی ترین شتە ئەویش ئەوەیە لە بەرامبەر چ کارێکەوە چ پسپۆڕیەکەەوە ئەگەر پارەشت پێ نەدن ئامادەی بیکەیت لەما خۆت ئەناسیتەوەڵێ من بۆ ئەم ئیشە باشم دواییت ئەسبی خۆت بۆ بازار تاوە دەیت ئەتوانیت بەو ڕێگایانە خودناسیێکی باش بکەیت ئێمە بەردەوامە بین شوێکی کورد وەرەگرین و دواترەگەڕینەوە بەڵە خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت پاش بشوێکی کەم دووبارە سڵاو بەڕێزان لەسەر بابەتی بزنس و کاری بچووک لە ماڵدا چۆن گەشەی پێ بدەین چۆن لە پاڵ داهاتێکی دیکەی جێگیرە کە هەمانە چەند بە ناشکوری نەبێ ئەوانەی کە موچەخۆری حکوومەتن ساڵیان 12 مانگ نییە بە ناشکوری نەبێ بۆ مانگەکانی چەند لە کاتی خۆیانە بۆیە بێ پەنابەرنە بەر جۆرێک لە کاری دیکە وەکو بڵێ هاوکار بێ بۆ ئەو بودجەی کە هەیەە مامۆستا باسی لە نرخ کرد حەزەکەم لەسەر نرخ قسە بکەیت گرنگی ئەوەی کە لەو چەند خاڵی کە باست کردوتە نرخ زۆر گرنگە ئەو کەسی کە دەست پێک بۆ ئیشێکە کات ئاگای لە نرخ بە یا با بڵین لەسەر نرخ شتێک بزانێ چییە پێمان بڵێ ئینشاءالله نرخ
بەگشتی لەسەر دوو بنەمادانرێت لە بزنسا لە کاڵای بەرهەمێکیان دروستیەکەیان ئەیهێنین یەکێکیان لەسەر بنەمای تێچوەکەیەتی سەرەن هەر بەرهەمێک کە ئێمە بینیم بە فیزیایی تێچوەکەی چەندێکە دووەم دانیان لەسەر بنەمای بەهاکەیەتی جا بێ سێرچی بازار بکەین بگەڕین بۆ بازار بزانین هاوشێوەی ئەم بەرهەمەی من لە بازارە هەیە ئەگەر هەبوو نرخی بەچەنە ئێستا شتێک گێتە پێشەوە ئەڵێ بزنسانێک دروست بوون هەرزان فرۆشی ئەەکەن تابان ئێمە لێرە بانگەشەوە ناکەین خەڵک شت گران کات ئەوە نا بەس باسی بزنسەکەین ئەگەر تۆ ستراتیژت تەنها هەرزان فرۆشی بێت سرمایەکت لە پشتەوە نەبێت و پارەیەکی زۆرت لە بازار بێت من دڵنیاتەکەمەوە بەرگەی بازار ناگریت ئیفلاسەکەی چونکە بزنس ئامانجی بزنس چییە؟ قازانجە بەس ئەو بۆ پرۆژێکی لەوانەیە گەورەوە بێ بۆ کەسێک لە ماڵەوە کارێکی دەستیەکە بۆ کەسێک بێت تەمیناتێکی داهاتی هەبێت بۆ نمونە منجەڵێک یاپراخەکە بۆ ماڵی پزیشکێک بۆ ماڵی مهندیسێک بۆ ماڵی بازرگانێک کە خێزانی مەجای نییە ئەم بە پارەیەک بۆ یەکە ئەگەر لە شوێنێکی تر بۆ نمونە بە گۆشتەوە بە 30,000 بۆی بکەن بۆ 8 نەفەر بەڵام ئەم بیکا بە 28,000 یا بە 20,000 بۆ زەرەرەکە ئەگەر پارەی تێچووەکانی ئەگەر بە نرخێکی قازانجێکی کەم ڕازی بێت ئیشی تری هەیە قسەمان لەسەرەوە ئیشی تری هەیە کێشێنە بەڵام ئەگەر هەم پێشتر باسی پلان و ئامانجمان کرد ئەگەر بێوێت ئەم ئیشە گەورە بکات ڕێگری لێکات بۆ گەورە بوون ڕێگریەکات ئەنجا ئەتوان ڕکابەتی بازارکە ئێستا هەندێک شت هەیە لە بازار قاپ و قاچاخوانێ لە وڵاتێکەوە هێنن کەسەکە ئەسڵەن سەری لێ دەرناکەن لە باشەمە چۆن قازانجی لێکات بۆ بە قازانجێکی کەم ڕازیە بەس تۆ کاتێکە کارمەند و ستاف و ئیداریات و ئۆفیس و ئەم شتانە بۆ دروست بوو نابێت بەم ستراتیژی سەرەتاییەوە دەست پێ بکەیت ئێستا خەجێخانم بە ستراتیژی 10 ساڵ پێشەوە هەنگاو نانێت ئاگام لێە بێ بەرەو بڕاندینگیش بڕوات زیاتر باش مامۆستا نەزمی من ئەم قەڵەمە هەی وا بیرەکاتەوە ئەڵێ من لە مانگێکە یا لە ڕۆژێکە دە قەڵەم بفرۆشم یەکی 250 لێ خێرکەم دوونیوەکە باشترە وەک لەوەی 3 قەڵەم بفرۆشم و دیسانەوە هەر دوونیوەکە خێرکەم کامیان هەردووکی ڕاستە بزنس هەڵبژاردەیە ڕکابەرایەتی و ستراتیژ لە بازارە هەڵبژاردەیە من بۆ خۆم ستراتیژەکەم بۆ نمونە حەز لێیە حەزەکەم بەرهەمانێکی کەمم هەبێت بە نرخێکی زۆر بیفرۆشم یان بەرهەمەکە واهێنێت بە نرخێکی زۆر بیفرۆشم زانی خەڵک بۆ ئەمە ناکات تااقەتی فێربوونی نییە تااقەتی کۆرسی نیە تااقەتی کتێب خوێندنەوەی نیە تااقەتی دراسەکردنی بازارین تااقەتی ڕکابەرناسی نییە کاتێک کە تااقەتی ئەمانەی نەبوو ئەڵێ من دەدانە فرۆشم بە نرخێکی ئاوها سیان نافرۆشم بە نرخێکی ئاوها تا بە نەبێ بەرهەمەکە تایە بێت باش کاک عارف مۆستا نەزمی وتی سەگەل لە کاک عارف و لە هاوپشکەکانی و شەریکەکانی کۆمپانیای خەرجەخانم بپرسی بڵێ ئێوە چی ینی ئەو خاڵانە چین کە ئێستا بێتەوە ڕێتان نەتانە کرد لە سەرەتای ئیشەکەتانە وتی لەوانە چەند خاڵێک بژمێرێت من حەزەکەم ئەم پرسیارە بەو شێوازەدا ڕێژمەوە کە بۆ سوودی ئەم گەنجانە ئەوانەی کە بینەری بەرنامەکەی ئێمن ئێستا گەر لە ئێوە بپرسن ئەو ئیشانە ئەو خاڵانە چی بوون کە پێشتر کردوتانە ئەگەر ئێستا وایەنەتانە کرد چین لە کاریکی خۆتانە لە بزنسەکەی خۆتانە بۆ هەموو ئەو ئیشانەی کە تۆ ئەیکەیت ینی هەر لە تەکنیکەوە هەر لە ڕێخستنەوە ئەتوانی کۆمەڵێ با بڵین مەشاکیل هاتوۆتە پێشەوە کە خۆت دروست کردووە لە ئەزمموی نەزانی نەبووە بەڵام ئێستا کە فێر بووی ئەو کاتە ئەتوانی ئەو شتانە نەکەیت هەندێکی کوردی هەیەڵێ هەر ئەقلە و لە خەسارێ بڵێ ئەوە لە کاری بچووک و لە بزنسی بچووک و لە ئیشا ڕاستە بەتەکیت یەکێک لە خاڵە گرنگەکان کە جەنابەت زۆر ئیشارەتی پێی بۆی کە حەزمان لێتی بڵین ئێستا ئێمە کەس هەیە با بڵین کە بزنس ئەکات یا ئیشێکی بچووکەکە بۆ نمونە ترشیات دروستەکات لە قۆناغێک توانی وێتی هەموو پێکاتەکانی خۆی بیکە باشە ینی سرکە تری کڕیوە سرکە هەتا مەرحەلەکانی بە بازارکردنیش بەڵام ئێستا گەیشتۆتە ئەوەی کە ئێستا کە ئیش بۆ زۆربەی بازارەکە هەموو شتەکان نەکڕێ ینی مەسەلەن بۆ نمونە چەند کەسێکی هەیە سرکەی بووەکە حەقی ئیتر خۆی پێەوە مەشغوڵ نەکردووە ینی با بڵین باخی هەیە و توێتی تۆ ترێت ئەم ساڵ چەنە هەبوو من سرکەکەت لێ یەکڕم کەس هەیە با بڵین خەیار و ئەو پێداویستیانە هەیە و توێتی بیە بە من ئێمە یەکێک لە هەرشتە جوانەکان کە دەستمان پێکەوە یەکەم جار لە ئیشی هەویرا بە یەک بەرهەم دەستمان پێکردووە کە نانی تیری بووە ئەمە بۆ خۆی ئەگەر ئێستا بێ لێکۆڕینەوە بکەی
ینی ئەزمونێکی زۆر گەورەیە هەر ئەم نانی تیریە توانی ئێستاکە نزیکەی 25 نەوعنان لەگەڵ خۆی هەڵەگری ئەمە ئەو خواستی بازارڕە بوو کە مامۆستا ئیشارەتی پێەیە مامۆستا نەزمی ئەگەر تاقیبێک ئەگەر تێبینیە کە دەبوو لە سەقسەکان بۆ دەوڵەمەندکردنی بەرنامەکە ئاسایی بەس منە ئەپرسم تا چەند گرنگە کەسێک کە ئەوێ بڕیار ئایا لەگەڵ کارێکی کە هەیەی سەرەکیە لە پاڵەوە ئیشێ بکە تا چەند گرنگە بەشداری کۆسات بکە لەم بارەیەوە ینی خول ببینێ کتێب بخوێنێتەوە سێرچ بکە بەشداری ڕاهێنان بکە ئەنی ئەو خۆتان ئەکادیمیایەکتان هەیە و خۆشت ڕاهێنەریت و پسپۆریت لە بوارەکەیە تا چەند گرنگە ئەم کەسانە بەشداری ئەمانە بکەن یان نەخە پێویست ناکە بەشداریش نەکە ئەتوانێت ئیشی خۆی بکە پێش ئەوە یەکشت بڵم کە زۆر گرنگە کە عارف و بۆ بەڕێزانش زۆر گرنگە بابەتی ڕکابەری ئایا ئێستا کەسێک بۆ نمونە لە ماڵەوە یاپراغ دروستەکات ترشیات دروستەکات سێرەکە کارگەی ترشیات هەیە ئایا ئەمە وازی لێ بهێنێت یاخود نا حەزەکەم وەڵامی ئەوە بمەوە ئەگەر دەرفەتە ئەمە پێوترێت بازاری ڕکابەری پێشتر وتمان هەر بزنسێک ڕکابەری تیانە بێت ئەوە بزنس نییە ئەگەر تایە بوو چی بکەین منجایمە سەر بازنەی دووەم کە زۆر گرنگە گەنجان ئاگاداری ئەم بازنەیە لە بواری بزنسیە ئەم سێ بازنە جیاوازەوەی تر ئەوە جیاوازە بەسەر انشاءالله هەر کەسێک جا ئەو خاڵی کە دەستنیشانم کردووە هەر کەسێک لەم بازنانە ئەلێرا یەکی گرت ئەوەی تر حسابی خۆی نازانێت هەم بازارەکە ڕووی داهاتەوە بەڵێ ئیتر کە داهاتی پیا کرد خزمەت بە خەڵکە کات ئێستا هەر بزنسێ خزمەتەکە هەرێکی بە جۆرێک ئەلم نقطە یەکیان گرت زۆر تر هیچی لەسەر ناڵێن باشە ئێمە ئێستا ئەمە کە کلیکی لەسەرەکە نەبێتە بازار کە هاتیت کۆمەلگەی تایە سارکردنەوەی تایە ڕکابەری تایە گەنجەکان ڕکابەر دوو جۆرمان هەیە ئێمە ڕکابەرێکمان هەیە تۆ کارگەیەکی نانت هەیە نانی هەورامیت هەیە باشە ڕکابەرەکەی تۆ کێیە هەمان ئەو کارگەیە کە هەمان ئەو ئیشەکات ئەمە ڕکابەری ڕاستە خۆی پێوترێت ڕکابەرێکی ترمان هەیە کڕیاری تۆ ئەبات کڕیار پارەکەی لە جێبە لای تۆ خرجکات لای ئەو خرجیەکە تا بەنێمە نە ڕکابەر ئەتوێنینەوە نەباسی ئەەکەن هیچ ناکەین بەس استراتیژی بازار بەکارێنین پێمان وایە بازارەکە ئەوە نەفراوانە شوێنی هەمومانە بێتەوە لەبەرۆی ئاسایی استراتیژمانە بێت ئەم ڕکابەرە دانەیەکمانەیە ناڕاستە و خۆیە چییە؟ ئەویش ئەوەیە یەت ئەو فرسەتەی گرتووە لە ڕووی تەندروستیەوە نانی گەنم هیچ سوودێکی نییە یەت نانێکی ترەکرێت لە هەمان ئیشی تۆ نییە بەڵام کڕیاری تۆ ئەبات بۆ نمونە لە بواری گەنجێکی شارەزایی لێ هاتی لە بواری عیلاقاتە هەیە ئەچیتە پرۆژەیەکی عقاراتەوە بیناسازیەوە ڕکابەر ڕاستە و خۆکەی تۆ هەمان ئەو کۆمپانیایان ناڕاستە و خۆکەی تۆ کۆمپانیاکان یان دوکانەکانی زێڕن ئەڵێ بە کەسەکە لە جێوەی سێ دەفتەر بدەی بەم پێشێکی شوقەیە سێ دەفتەرەکە بدە بە زێڕ و زی و من بۆ زیادەکەم ئەمە ناڕاستە خۆی ئەوێ ئاگاداری ئەوانە بن لە بازارە تەنها ڕکابەری ڕاستەوخۆنیان ناڕاستە خۆشتان هەیە بزانە کڕیارەکەی ئێوە جگە لای ئێوە کە پارەکەتان خرجەکە لای کێتریش دەتوانێت خەرجی بکات وە شوێن گرەوەی ئێوە بێت لە بازارە ماوە سادانە لە بازارە سێشت هەیە بێ ئاگاداری من یەکەمین شت بزانین کە ڕکابەرمان هەبوو چ جۆرەکیانە بزانە بەهێزی ڕکابەر چییە بزانە کڕیارەکان بۆچی لای ئەوە ئیکڕن ئایا عیبە خۆم بچم سەردانی کوم نەخێر بۆ عیبە ئەگەر بە لای خۆشتەوە عیبەت بزنسەکە تۆزە گەورە بووە خوشکەکەت ئامۆزاکە پوزاکەت بنێرە ئەوەی کە خەجەخان کات وانە بزانە تەعاملیان شەونە خاڵی بەهێزەکەی نەموتووە خاڵی لاوازی جارە بەهێزەکەی خاڵی بەهێز کاتێ خاڵی بەهێز وەخواستی کڕیار و خاڵی بەهێزی ئەمە لە شوێنێکا لەم نقطەیە یەکەگرن ڕکابەرایەتی کردن لەم خاڵە زۆر قورسە سەوزەکە خاڵی بەهێزی خۆمانە ئێستا ئەچمە سەر ئەوە لەم سێ خاڵە بزانانی خواستی کڕیارەکە پێشتر وتمان چی ئەوێت بە چێنەوێت بە چ شێوازێک بزانە ئەلێرا یەکەگرین یاخودنا ئەگەر اینجا ئەمە خاڵەگەیە ئەم هەموو پێشەکەمان بۆ ئەمەوت ئێمە بزانین خواستی کڕیارەکەمان چییە بەڕووی لە کامێرەکە خواستی کڕیارەکەمان چییە لێرە چی ئەوێت کەی ئەوێت چۆن ئەوێت چۆن بگاتە دەستی ئەمانە بێت لە پرۆفایلی کڕیارەکەدا بنووسیت باشە دوای گییت بزانە خاڵی بەهێزی ئێمە چی ئایا ئەتوانین ئەو خواستی بۆ پڕکەینەوە ئەلێرا یەکەگرین ئێمە ئەلێرا ڕکابەری تایە نەخێر ئەسپی خۆت لێرا تاودە وە بەرهێنانی تیا بکە گەورەی بکە زنجیرەی بەرهەم دروستکە ترشیاتت هەیە کە لە تۆ ڕازی بوون پاشان وەرە دۆڵمەیان بۆ دروستکە نازانم کفتەیان بۆ دروستکە زنجیرەی بەرهەم بیرۆکەی زنجیرەی بەرهەم بەکاربهێنە هەموو بزنسەکان لە پرۆسەیەکی بچووکەوە دەستیان پێ کردووە وردە گەورەیان کردووە
باسی کۆرسمان کرد وتمان تا چەند گرنگە منێک کە ئەمەوێت سەرەتا دەست بە کارێکی بچوو بکەم لە ماڵەوە لەگەڵ موچەکەم لەگەڵ کاری ئەعلامیەکەم لەگەڵ چیە ئایا پێویستەکە من بێم لای ڕاهێنەرێکی وەکو ئێوە بەشداری کۆرسێ بکەم ئایا پێویستەکە بچم لە گۆگڵ سێرچ بکەم بخوێنمەوە کتێب لەسەری یان پێویست بەمانە ناکات ڕاستە بە بۆچوونی من بە بۆچوونی مەرمەندێت لە بازار بووم و بەرکەوتم لەگەڵ بچووک و گەورەشا بۆ لە بواری خاوەن کار بێسنسمانەکانە هەموو تویانە دوای وەرگرتنی مەسەرەن کۆرسێک سیمینارێک سێرچێک کتێبێک هەر شتێک بێت لا ئێمە بەیان لە هەر کەسێک وتیانە لە ئێستاە بازاری بزنس ئەمەندە بە خێرایی گۆڕانکاری بەسەرایی تەنها ئەزمون بەس نییە فریا ناکەویت ئەبێ ئەزمون و فێربوونەکان هەردووکیان دەمچکەی بەڵام من لە شوێنێکی تریش داوەتیەکرام ئەم قسەیەم کرد بە جورئەتەوە بۆ گەنجان هەموو کتێبێک مەخوێننەوە ئێستا تۆ ڕۆمانێک بابەتێکی دینی وەکو حەز و خولای خۆ دەیخوێنی دەکێشێنێ بەڵام وەکو پسپۆری لە بواری بزنسەکە ئەگەر تۆ دە کتێب هەبێت با 6 دانەیان لەم بوارا بێت هەموو کتێبێک مەخوێنەوە هەموو سایتێکتان با لا نەبێت هەموو سۆشیال میدیایەک لانگ طبعا هەموو مامۆستایەکیش وەکو من گوێی بۆ مەگرن بزان ئایا لە بوارەکەتە خزمەتت پێکات ئیتر کۆرسە سیمینارە وەرکشۆپە ئیتر و حاڵەتەش دروست نابێت لە خەڵک هانەدەن و فوی تێئەکەن و کاکە تۆ ئامادە نەبی کەس فوت تێ ناکات تۆ ئامادەی بۆ فوتێکردن تۆ ئامادەی بۆ هاندان بۆیە خەڵک لەگەڵ ڕێزما بەکارمان هێنێت ئەی چۆن نەکرێت تۆ گەر پرۆگرامێک دێ بڵێ من بۆ ئەم سیمینارە بۆ ئەوە هاتووم لەبەر ئەمە بەشداریم کردووە لەبەر ئەمە بەشداری ئەم کۆرسەکەم ئێمە کاتێکە لە کۆرسێکا کەسێک وەرەگرین بە فلتەر تێپەڕێنین خاوەنکاریت ئیشت چییە لەکوێ چی ئیشەکەی چی ئیش ناکەی بۆ لەبەرەوەی نەتیجەمان هەبێت لەبەرەوەی نەتیجەمانە کەسی وا هەبووە وتێتی زۆر سپاستانەکەم بەڕاستی هاوشێوە ئێوەم نەبینەوە بۆ چونکە بە تەلەفۆن پێتان وتووم کە ئەم بابەتە ئەگەر بۆ من بە کەڵک نایبان نێم ئەمەی ئەبێ خەڵک و گەنجانیش هۆشیار بنەوە لێ زۆر باشە کاک عارف ترس نیعمەتە طبعا ینی خۆلاوانەیە ئەمە هینە گێ لە ئەوانەی کە لە بواری دەرونی و کۆمەڵایەتیوانە قساکەن هەندێک جارەوتە نابێت ترست هەبێ بەڵام خۆی لە خۆیان ترس واجبە و بۆ هەندێک بابەت زۆر مهمە من ئەگەر ترسم نەبێت لەوەی کە بۆ نمونە ئاوێکی گەرم گەرم لە بەردەما بێت بیخۆمەوە خۆ گیانی خۆم هەموو سووتێنم زمانی خۆم سوێنم تا چەند ترس لە بواری کارەیە لە بواری بزنسێکی بچووکە ڕۆڵی هەیە ئایا ئێمە ترسمان هەبێ ئەگەرەکان دابنین یانە ترسمان نەبێ و بیسمیللا دەست پێ بکەین کاگە دانای بەڕێز بەڕاستی مەسلەی ترس چەند کەم بێت باش حەزەر هەبێ باشە ترس جیایە حەزەر جیای یعنی ئێمە با ئەو دووشتە ترس لەوەی کە تۆ مەسەرەن 10,000ت پێ ئەگەر بچی شێ بکەیتر نامێنێ کەواتەی ترەمە خۆی هەر نامێنێ چونکە تۆ دەست پێ ناکەی ئەویش نامێنێ یعنی با بڵین حەزەر باشە کە تۆ چۆن لێکدانەوەیەکت بۆ ئەو پرۆژێ و ئەو کارەتە بێ بۆ ئێوە ئەتوانی بەوە دەست پێ بکەی زیاتر حەزەرکردن بە ڕێی من ئەتوانێ و لە هەمان کاتیشە ئێمە بەرنمەکەمان لەسەر بزنسی بچووکە بۆ نمونە ئەم پرۆژە ئەم بزنسانە ئەم ئیشانە ئەتوانن تاقیکرێنەوە وەکو جەنابەوتت زەرەرەکانیان کەمن چونکە بۆ ئەگەر کەسێک لە ماڵەوە بۆ خۆی ئیش بکە بۆ نمونە کەسێک ئێستا ئەو پەڕی منزڵای پراخەکە کەس دی ناکڕون و لە خۆی خۆ ینی بەدەر لەوەیش یعنی هەر ئێستا کەسەکان هەیە لە ماڵەوە با بڵین کولیچەکەن نەوعی شیرینیەکات ئەمە بەشێکی بۆ ئەو مشتریانەی کە خۆی ڕاستەخۆ پێی فرۆشتون و پارەکەیان لێوەرەگرێ ئەوە تەواو بەشێکی تریشی کە لە بەعزێ شوێن دایناوە بە شەرتی فرۆشتن کردوویەتی ینی بڕی تێچوونی ئەمانە ئەوە نەنین کە بتوانێت ئەم مەرحەلەیە کە ئەم بیبڕێت یعنی بەڕاستی ئێستاکە لە بازاڕی سلێمانیە هەموو کەس دەتوانێت ئیش بکە بۆ لەبەرەوەی بەم شێوە بچووکیە کە خۆی تاقی کردەوە ئەوانەی کە هەنگاوەکانی تری ئەتوانێت ئاسان ببڕێت قسێکێ دەوترێت بۆیە فەقیر هەر فەقیرە و هیچی نابێت ئەو ترسەیە بۆ نمونە بزنس جۆرێک ینی لە مجازەفەیە یان ئیشکردن ئەگە بچووکیش بێ جۆرێک لە مجازەفەیەوێت تۆ دەست پێ بکەی ئەگەر زەرری شت کرد زەرەکەی خۆتۆ تەمانە باسی ئیشی بچووکەین زەرری بچووکەکەی کەمەکەی بەڵام قسەکە لەوەیە تا چەند پسپۆڕی شەهادا بۆ نمونە ئێوە لە خەجەخانم ینی مەرجە ئەبێ ئەوانەی کە سەرۆکاری خەجەخانمەکەن یا خەجەخانمتان دروست کرد بەکالۆرس و ماستەر و دکتۆراتان لە بزنس و لەم بارەیە هەبێ ینی شەهادە و
با بڵێن جۆرێک لە جۆرەکان کە خەڵک پێوەی ئەنازەیە قسەی لەسەرەکە تا چەند گرنگە لە بواری ئیشکردنە خۆی ئەوەی کە زۆر گرنگە لەو بواری ئیشەیە تۆ ئەزمونێکت هەبێ باشترە بۆ سەرکەوتنەوە تەکید بە لەوەی کە ینی مەسەەن ئێستا کە ئەگەر خوێندکارێکی زەراعە دەرچووی زەراعە لەوانەیە لەگەڵ کەسێکی ترا بچێت لە پرۆژەیەکە ئیشکا ئەو سەرکەوتوی باشتر هەیە هەموو زەرێکیش مامۆستا دڵنیا بە شکستێک کە تۆ زەرری تیاکەی لە 150 زەرت کردووە لە 150کەی تری ئەزمونی لێوەرگرتووە کە لە داهاتوە قازانجە بۆ تۆ یعنی با ئێمە وا نەزانین کاتێککە لە هەنگاوێکە شکستمان هێنا زەرەرمان کرد ئەمە ئیتر کۆتاییەکەیتی نا لە 150مان وەرگرتوەوە کە ئێمە ئەزمونمان لێ وەرگرتووە بۆ داهاتوو ئەتوانین ئێمە ئەم هەنگاوانەی کە ئێستاکە ئەم بزنزانەی کە ئەکرێن سەرەتا تۆ بۆ ماڵی خۆتیەکەی لە ماڵی خۆتۆ بۆ چواردەور ئەوجا بۆ بازار کە بازار جوابیایتەوە تۆ نابێ بڵێ خوانەی بڕێ ئیتر من لەمە زیاترم ناوێ ئەمە بەڕاستی وشەیەکی زۆر زۆر خراپ بۆ تەی دێ قسەی تۆ بزان مامۆستا نەزمی شێڵە لەسەری لە ناوڕژ نزیک بووینێتەوە من کەسێک گەناستم ئیشی تەنها ئەوەنەیە برادێکی لە یەکی لە وڵاتەکانی ئەوروپایە ئەو بۆنونە معجونی دان بۆنونە ئەو کرێمانی کە بۆ مناڵ و ئافرەت بەکاریانێنن تەنها ئیشی ئەوەیە ئەو بۆی ئەنێرێتەوە ئەم لە ناو چوارچەوەی خێزانەکەی خۆی خێزانی گەورە مام و خاڵ و پور و خاڵۆزا و پورزاها بەس ئەیفرۆشێ بەمان یعنی من قسم لەگەڵا کردو ئەڵێ پێویستم بۆ نیە من زیاتر ئیشەکەم بەس ئەوە لێەوە ئەو بۆ منێرە منیژی گێنم ئەوە زۆر خراپ مەبەستم یعنی ئەوەی کە تۆ ئەوەکو قۆناغی یەکەم باشە بەڵام ئەگەر بمانەوێ ئەمە نەمرێ ئەوێ ئەوانی مامۆستا نەزمی فەرمووی ڕێگەکانی ترداقیکردن مامۆستا بێگومان هەموو ئیشێک ڕێگەی خۆی هەیە لەم ڕێگای ئێمە تووشی شکست و تووشی سەرکەوت نەبین من لە بەڕێز دووەکو کەسێکی شارەسا لە بوارەکەیە ئەمەوێ بە منیش و بەم گەنجانەش و بە بینەرەکانیشمی ڕابگەینی ڕێگەکانی سەرکەوتن و شکست بە کورتی ئەوی دەرفەت بێ لەم بەرنامە باسیکەین بۆ کەسێک کە بوێ دەستکا بەکارێک لە ماڵەکی خۆیان داهاتێکی سنوورداری هەبێ ڕێگەکانی سەرکەوتن چین بۆی کارەکەی بگاتە منزڵ ڕێگەکانی شکست چین بەڵام وەڵامەکەی بۆ دوای ئەم ناوبڕە خۆشەویستان هەیوان بەردەوامە بێت پاش پشوێکی کەم و ئەگەڕێینەوە دواتر لەگەڵ گەنجەکان قسەکەین لەسەر ئەو بزنزەی کە هەیەە ئەو پرسیارانەی هەیەن لە دوو میوانە بەڕێزەکە و هەروەها ئەو لەمپەرانەی هاتوتە بەردەمیان بەردەوامە بین. دووبارە سڵاو بەڕێزان ئێمە لە هەیوان لە بڕگەی سێهەمی و کۆتایی پرۆگرامەکەمانین ئەچنە لای ئەم کوڕە گەنج و کچە گەنجە جوانانەی کە هەر یەکێک لەمانە یا لە ئێستایە کارێکیان هەیە لە ماڵەوە یان کارێکیان کردووە و ئەزمونێکیان هەیە بزانین کارەکانیان چی بووە بۆی کە بیگوازینەوە بۆ ئێوە بەخێرگەن. تەمەنیەوە لەخوا بزیابێ هەمووتان بە جۆرە لە جۆرەکان کار و بزنس و ئیشێکی خۆتانتان هەیە یان هەتان بووە منەوێ قسەکانی ئێوە وابێ گەنجێک کە ئێستا لەم شاشەیەوە لەم بەرنامەیەوە دوایی لە تۆڕە کۆمەڵایەتەکان و سێریەوەکە شتێک فێر بوو بێ لەوەی کە نەیزانی بێ سەرتا بەبین لای جەنابەت فەرمووی. سەردا دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خوازم پرسیارێکم لە مامۆستا نازمە بوو تۆ وتت ئەگەر شارەزایی و حەز و خولیایەکت هەبێ بۆ ئیشەکەت لە کاتێکە کە شارەزایی تەواوت هەیە لە حەز و خولیای تەواوت هەیە بۆ ئیشەکە چۆن بتوانی بازارێکی باش بکەیت لە کاتێکا من شارەزایی تەواومەیە لە بواری ئیشەکەی خۆمان کە ئیشەکەم کاری دەستی و ئیشی چنینە چۆن بتوانم بازارێکی باش بۆ خۆم تەرخان بکەم. کڕیارەکانت چێن کەسە نزیکانی خۆتن یان لە ڕێگەی سۆشیال میدیاوە بازارکردنی بۆ کەسە نزیکەکانن جارە منش بۆی ئەو پرسیارەکەم ئایا چۆن بتوانم بازارێکی باش بۆ خۆم تەرخان بکەم لە کاتێکا ماوەیەکی کەمە دەستم کردو بە ئیشی خۆم چنینەکەم ئەمێ بزانم شارەزایەکی تەواو بێ چۆن بتوانم بازارێکی باش بۆ خۆم تەرخان بکەم. اینجا پرسیارێکی ترم هەبوو مامۆستا نازموتی کەمین نرخ کار لە گەورەبوونی بزنسەکەتەکە هۆکار چێ کەمی نرخ و ئاکا بزنسەکەت کەم بێت
من ناوم شەیمایە خاوەن پرۆژەی کوارگی سروشتی باسییانم جۆرە قارچکێکە هاوشێوەی گوێچکە ماسیە لە ڕووی شێەوە و قارچکێکی پزیشکیە زیاتر و کەسانی کە لێ مەکڕێت وەکو دەرمانێک بەکاری ئەهێنێ چونکە ئەو ڤیتامین و کانزانەی تێتی لە دەرمانەکانشا هەیە لەبەرەوە وەکو دەرمانێکی سروشتی بەکاریات وەکو خۆشم کە پرۆژەکەم گەورە کردوێتەوە زیاتر هەوڵم ماوە شێوازەکانی فرۆشتنم جیاواز بێ واتە قارچکی فرێش بێت قارچکی وشکراو هەروەها پاودەرەکەی بێت کە من ئەمە بە خاڵێکی بەهێزە ئەنم کەمە بتوانین هەمە جۆری بکەین لە بەرهەمەکانمانە منۆکو خۆم حەز و خولەیەکی زۆرم هەبوو بۆ کوشتتوکاڵ هەر بۆ هۆیشەوە چوومە بەشێکی کوشتتوکاڵی و پسپۆریەکەم کوشتتوکاڵە و سپاس بەخواتێشیدا بە یەکەم دەرچوم و هەر لە کاتی خوێندکاریشا دەستم بەم پرۆژەیە کرد و لە کاتی خوێندکاریە بیرۆکەی ئەوم بۆ هات تا چەند ئەوەی کە تۆ خریجی زەراعی کوشتتوکاڵی هاوکار بوو بووی کە لە ئیشەکەتە سەرکەوتوتر بی بەدڵنیایەوە چونکە من هەر لە کاتی خوێندکاریە بەم جۆرە قارچکە ئاشنا بووم لە کاتی سیمینار و راپۆرت و شتا کاتێ سێرجەکەی لە گۆگڵە بە دڵنیای هەموو تەلبێ سێرجەکات و ئەتوانێت لە گۆگڵە ئاشنا بێ بە پسپۆڕیەکەی خۆی بۆ ئیشانێکی لە پسپۆڕێکی خۆی ئەتوانێت دەستی بکەوێ منش هەر لە ڕێگەی ئەوە توانیم دەستم بکەوێت کە بەردەوامی لەسەر میشێت نزیکی 4 ساڵە بە هەر لەو کاتەوەی کە خوێندکار تووشی شکست تووشی زەرەر بوویت یان لەو ڕۆژەی دەست پێکردو سپاس بۆخوا هەر لە قازان چاو بە دڵنیایە هەمومان تووشی زەرەرە بینەوە گومانی تیانە بەهۆی ئەوەشەوە کە ئیشەکەی من کوشتتوکاڵیە بە دڵنیایە تووشی زەرەرێکی بچووک بۆتەوە بۆ تەمای ئەوەی کە تۆ سارد کاتەوە و با بڵێن وازی لێبینی بیگۆڕی بە ئیشێکی تر نەخێر لەوەیانانە سپاس بۆخوا توانیمە کە سوودی لێ وەرگرم و ئەزمموی لێ ببینم ڕوبەرووی زەرەرەکە ببم کە بۆ منە ئەگە کەش و هەوا ساربێم قاشەکەی من بۆ منە ڕەنگی زەر دەبێ لە ناو ئەچێت من بەهۆی ئەوە توانیمە کە بۆ منە جەوێکی بۆ باشتر بکەم تۆ ئەزەم دایکرد لەگەڵایە بەڵێ دایکی بەڕێزمە دایجان بەخێر بێت خۆش بیاخوا سەلامەت بی سەرکەوتوو بن بۆ هەمووتان بەخێر بن یا رەبی بەرنامەکەت زۆر جوانتر کرد قوربانە بم خوا چاک و بووکە تۆ لەگەڵ کچەکەتا لەو ئیشی کە ئیکا چه هاوکاریەکێکی یا تۆ ڕۆڵت چییە لەگەڵ یا و تۆ قسەت چییە بۆ دایکانێکی دیکە کە ئێستا ئەم بەرنامەی ئێمە بینن چۆن هاوکاری کوڕەکانیان کچەکانیان بکەن لە کارێکا لە بزنسێکی بچووکە لە ماڵەکەیە دەستخۆشیتان لێکم من وەکو دایکێکم حەزەکەم هەموو دایکێک وەکو من بێ هانی مناڵەکانی بە کە سەرکەوتوو بن بە تایبەتی بۆ بوارەکانی ژیانیان یعنی ئەوە نییە کە شەهادەی هانی تعین نەبێدانی شێپی بڵێت تۆ شەهادە و هانیوە تۆ هیچ نەکردووە ئەیشکێنێ ئەبێ هانی کا بۆیە ئیشێکی تر بدۆزێتەوە نە ئللا تعینات بێهانی کە بڵێن مەسەلەن ئێستا زۆر تەلەبەمان هەیە لە بەشی پزیشکی مامۆستایی هیتر هەندەسە بەشی هەندەسەی نەوت یعنی لە هەموو بوارەکانمان هەیە ماشەڵڵا کوردستان زیرەکە مناڵمان لە هەموو بوارەکان شەهادەیان هەیە بەڵام تعیناتش خۆ نابێ هەموو لە تعین بێ وڵا حکومەتم قسەی تۆ بە پارە واللهی ڕاستیەکان بڵێن کە هەمومان تعین بین ئەکێ کرێکاریەکە ئەکێ فەلاحی ئەکا ئەکێ بەنایی ئەکا کێ ئاسنگەری ئەکا ڕۆڵی تۆ و دایکێک بۆ ئەو خاتونە چی بوو یانی تۆ لە هاوکاری لە ئیشەکە چۆن هاوکاریەکە یانی تەنها معنەویە یا بەفعلی لە ئیشەکەی ئەوە هەیە ئارە وەڵام بە بەفعلی ئێمە حەزمان کرد چێتە بەشی پزیشکی چونکە زۆر زیرەک بوو بەڵام ئەو نەچوو بۆ کولیەی تەب خۆی ڕەتی کرد وتی من حەزم لە کوشتتوکاڵە تەسەورەکەم قازانجی کرد کە ئەو بڕیاری خۆی کە ویستی بڵێن لە کوشتتوکاڵ بێ باشترە یان ئەوەی کە ئێوە حەستانە کرد وەڵا لە کوشتتوکاڵەکەی خۆی یانی قانجازی کرد من ئەمەوێ بە مامۆستا نەزمی بڵێم وتەیەکەیە ئەڵێ باشترین کەس ئەو کەسەیە کە سوود لە ئەزمموی خۆی وەرئەگرێ و لەو باشتر لە ئەزمموی خۆی وەرئەگرێ و لەو باشتریش ئەو کەسێک کە سوود لە ئەزمموی کەسەکانی تروەرگری ینی شکستی ئەوانی تر بەس مامۆستا نەزمی من لە ئەم خاڵەیە تۆزێ تووشی مەلەلیم بۆ دروست بووە یعنی کەسەکان لە ئێستاە زۆر ئەزمموی خۆیان ئەڵێن لە میدیاکانەوە یعنی وامان لێ هاتۆ تووشی فرە ئەزمموی بووین یعنی سیرەکەی کەسەکە ئەزمموی خۆی باسەکە تۆڵی وەڵا ئەم ڕێگەی زۆر باشە بابیگرمەکو ئەو بەڵام سیرەکەی دیسان ئەزمموی یعنی وامان لاتۆ بە تایبەتی سوۆشیال میدیا بۆتە گوندێکی بچووک یعنی وای لێ کردوین دنیای
حەز و خولیای بۆ دروست کردوین پەرتەوازەی کردوین ئێمە چۆن بتوانین ئەو خولیایی کە ئەو شتێک کە خۆمان حەزمان لێتی پەرەی پێ بدەین و لە هەمان کاتیشە سوود لە ئەزمموی کەسانی تر لە چ ڕوویەکە وەربگرین. دەستخۆشی بەنامەکەدا لەکەم بەنامەیەکی زۆر زەرور و زۆر سەردەمیە بەڕاستی بۆ ئەم قۆناغا دەستان خۆشوێ من پێم باشە گەنجێک ئەگەر بۆ منە پرسیار ئەەکەن جاری وهەیە ئەڵێن بڕێ پارەم هەیە ئەوە پێشنیاری چیتان بۆ من هەیە بۆن پرۆژەیەکی پێ دروستکەم ئەو پرسیارە زۆر جار ئەکرێت ینی ئەمەی تۆ قۆناغێک سەرترە گەنج هەیە پارەی نییە بە ئیشێک پارە پیاکە بەس گەنجژێ پارەی هەیە چۆن بخاتە ئیشەوە گرنگە بەپێی بڕی ئەسە بۆ نمونە کەسێک خاوەنی $1000 دەوەڕق باڵێن ئەم دەوەڕقی شتێکی وای پێ ناکرێت دوکانداری شتێکی بزنسێکی بە دروستکە باشترین کار بەڕای من ئەوەیە وەربەرهێنان لە خۆیدا بکە باشترە بۆ منە خۆل ببینێت بەشداری ئەو خولانە بکات کە خۆی دۆزیەوە لە بوارێکە سەرکەوتوو بوو بە دڵنیاییەوە خەڵکێک گرێبەسی پێشکەشکەکان خەڵکێکی ئێستا زۆر هەیە پارەی هەیە لە ماڵەوە کەسێک نییە بۆی بجوڵێنێت ئەوە زۆر گرنگە. تۆ خۆ لە چ بوارێکیش من خۆم لە تقریبان 8 ساڵ بڵێن دوکانی مارکێتم هەبوو ئێستا لە بازاری درا و دۆلارەکە سلێمانی ئیشەکەم ئەوانی لە بازاری دۆلارەکە دایم باز لەوا کرێت لە قەلەقی و سترێسان بەرز بۆ داوەڵ بۆ ئاوای لات ئاوا لێنات تا چەند ئەم لەمپەرانە و ئەم بازار ناجێگیریە و ئەم ئابوووریە ناسەقامگیری هەرێمی کوردستان گەنجێک دەتوانێت بێت ئەگەر پارەیەکی پێبێ بێ لە بازاری دراوەکە ئیشی تیاکە بەڕاستی جورئەتیەوێت یعنی من خۆم لە هەر بە نمونە ڕۆژێک گوتم $10,000 گۆڕیەوە بڕائەکە لە ماوەی چەند ڕۆژەکان تقریبا نزیکی 500,000 زەرم کرد ینی بازارەکە زۆر ناجێگیرە ڕوئیەکی تەمین نییە بۆ خەڵکردوای لێ کردی ترواز لەو شە بێنی لە وازم نییە ناوەبەردامم بەڵام ڕاستی ئەبێ زۆر خێرا لەگەڵ یا بڕۆیت گینا ئەوە نییە بڵێن پارەدانیەم و لە ماڵی گۆڕمەوە چاوەڕێ ئەەکەم ئەبێ بەردەوام لە ناو بازارەکەبی ئەگینا فریا ناکەوێت پرسیارم وەک ئەوەیە بڵێن پێشنیارەکەم بڵێن لەبری ئەو هەندێک ڕێکخراوی خێرخوازی بە تایبەتی با بڵێن ئەوە ڕوو لە ئیسلامیەکانەکەم هەموو پرۆژەیەکی خێر بە فەقیر هەر خێرە بەڵێ بەڵام لەگەڵەوەشا پرۆژەی لەوە گەورەتر هەیە چۆنڵی خەڵکێک فێری هەر ماسی خواردن نەکی ماسی گرتنیشی بکەی بەڕاستی بتوان بڵێن پاڵپشتی جناوی نمونەوەک مامۆستا نازم بکەن لە خولیان پێ بکەنەوە خەڵکی ڕەنگە نەتوانێت بەشداری هەموو خولیەکان لە ڕووی مادیەکەوە باشە جابا من لەسەرەوە یەک ڕوونکردنەوە بدەمێ ئێمە دەستگای بەخشینمان هەیە دەستگای بەخشین بە فعلی ئەوەی کردووە کە ئەوی جەناب تەڵی تەنها هەر فێری ماسی خواردنیان ناکە فێری ماسی گرتن و ڕاوە ماسیشانەکە ئێمە هەندێک ماڵمان هەیە بۆ نمونە سەرۆکی خێزانەکەەوە فاتی کردو باوکەکە ئەم ئافرەتە هێناوێنە خولی خەیاتیان بۆ کردوتەوە و مەکینەیەکی خەیاتیشان بۆ کڕیوە بۆی بچێتە سەر ئیشی خۆی دەستێک سێک کاکی جان سەرتا سوپاسی قەناتەکەتانەکەم بۆ پێدانی ئەم هەلە من پرسیارێکم لە مامۆستا نەزمی هەبوو وتی سەرەتای دەستپێکەکانتان با بۆ نەبێکە کێشەی خەڵک بدۆزیتەوە وتی لە ئێستا زۆر لەو مامۆستا ڕاهێنراوین کە لە بوارەکەی جەنابی ئیشەکەن ئەڵێن سەرەتا بۆ دەست پێ بکە کێشەی خەڵک دۆزیتەوە مامۆستا بە عەکسی ئەوانەوەی وت ئەگەر وانەکەین سەرەتا لە چیەوە دەست پێ بکەین زۆر سوپاس من خوێندکارم لە ئێستا خوێندکارم لە بەشی پەرستاری لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و خاوەنی ڕێکخراوێکی خنجیلین لەگەڵ کۆمەڵە هاوڕێیەکە دروستمان کردو لە ئێستا خەریکی ئەو پرۆژە بچووکین خنجیلەیە توانیوتانە لە بواری تەندروستیە سوزانم ئیشێ بکەن و بزنسێک پارەیەک داهاتێک بۆ ئەو 40,000 لە زانکۆی سلێمانی لە ئیداری سلێمانی تاسە تەوزیعەکە و سەقابانە بتوان بۆ هەندێک داهاتانەکە بەڵێ لەو بوارەیە هەم لە بواری تەندروستی و هەم لە بواری گەشەپێدانی مرۆییە توانیمانە چەند دەورەیە بکەینەوە چەند کۆرس و سیمینارێکمان کردوتەوانێ کۆمەڵە پارەی لێەوە بەدەستان هێنراوە و توانیمان بەکاری بینەوە بۆ گەورەکردنی پرۆژەکە تا قوتابی بوونت ڕێگر نەبوو لەوەی کە لە پاڵیا ئیشێکی دیکە بکەیت نانە بە هیچ جۆرە قوتابی بوون ڕێگر نییە لەوەی ئەگەر ئیشێکی تریش بکەیەوە تا شەفتێکی تریش بکەیت کاگارە باسیەوەیکە کە سەرەتای خەجێخانم ڕاستەکەی قورستری هەنگاو یانیەوە دیارە قورستری هەنگاوی دەستپێکەکەیە ئەنی زۆر قورسەوەی دەستپێکە بیری ئەو سەری بکەیتەوە من ئەو پرسیارەکە عارفەکەم ئایا لە سەرەتای خەجێخانمەوە باوەڕیان وابوو ڕۆژە لە ڕۆژان خەجێخانم ئاوا گەورە بێت پرسیارێکی دیکەم ئەو ترسەی گەنجان کە دروستە بە زۆکا دروستکردنی پرۆژەیە ترسیان هەیە لەو بێپارەی کە هەیەە
بەڕستان قسەیەکتان کرد فەقیرەکان زۆر کات هەژارەکان بۆیە ناتوانن ترسیان هەیە لەو پارە ئەوترێ هەژارەکان کاتێک ئەو پاری بەدەستیانەوەیە بۆ نمونە ئەترسن لەوەی ئەگەر لە دەستی بن پاریان پێ نامێنێ بەڵام دەوڵەمەندەکان تایبەت دەوڵەمەندترە بن چونکە ئەوانیان پارە هەیە هەندێک پارەش بخەنە پرۆژێک و کێشیان نابێ کێشیانی بۆ ئەڵێ ئەگەر $10 خەمان پرۆژەوە دەیترم هەیە کێشەم نییە بەڵام بۆ فەقیرێک ئەمە ڕاست نییە پرسیارێک مامۆستا نەزمیش ئەو باسی لەوە کە زۆر گەنجی ئێمە ینی دەفعکرێ لە کاکە واز ئیشەکە بێنە $400 چی وەکو مامۆستا باسێکە تۆ 600 دەستەکەوێت لەمە ئەنی چی بکەین بۆی ئێمە وەکو بەڕێستان ڕۆڵتان چی بۆ لێرەیە خۆدەکو ڕاگەیاندن وەکو ئێمە گەنج چی بکەین بۆی کە گەنج ئەم دەفعەنەوێ بۆ نمونە ئەم شتە کاری تێنەکە و بیر لەوە بکاتەوە کە وەکو بەڕێستان باس کرد بزنس بۆ هەموو کەس نابێت ینی ڕاستیەکە ینی چی بکەین بۆ ڕۆڵی ئەوان چییە و پرسیارێکی دیکەش مەسەر ئەو بەرهەمانی هەر گەنجێک بەرهەمێکە فرۆشی یان شتێکە فرۆشێ ئایا نرخ چ کاریگەریەکێ لەسەر ئەو بابەتە بۆ نمونە زۆر کاتم قسەیەکرد لە کاکە نرخی کەم و دانا خەڵک بەهای نازانی یعنی ئەو تا زۆرتر دانەڕەکە مامۆستا نەزمی ڕەنگە نازانم نرخی گۆشتەکانی نازانم نرخی گۆشتی بەرزە ئەنی هۆکارەکەی ئەوەیە خەڵک بەهای نازانیان بۆ هەنە شتەیە لە کاکە ئاوێکە لە شوێنێکی ڕاقیا بە 2000 بەس لە مارکێ دەکاوە 250 خەڵکە سێ لەوێشی کڕێ بۆ بەڵێ بەهای پێداوە گرنگی پێداوە نرخ ئۆکارەکەی ئەوەیە بۆ نمونە چ کاریگەریەکی لەسەر ئەو پرۆژەی کە هەتە و بەڕای بەڕێستمان کەسێک خاوەنی پرۆژەیە و یان خولێکی کردویان شتی ئەو شتانە لە سوۆشیال میدیا نرخ بنووسیان نەینووسێ بۆ نمونە نرخ دابن یا داینەنێ بۆ نمونە چ گرنگیەکی ئەو نرخە بۆی نەبێنانی بەڕای مامۆستای بەڕێزیان نرخ دابن یا دامێنێ بەناوی خواستە تا دەستخۆشتان لە یەکەم بۆ بەنامەیە بەخاتی میوانەکانەکەم من پرسیارەکەم ئاڕاستی مامۆستا نەزمیە پرسیارێکی تایبەتە سەبارە بەخۆم من خۆم لە مناڵی و حەز و خولیام هەبوو لە هونەر وێنە کێشانە بەڵام لەگەڵ گەورەبوونە بڵین کە لە 12 بڕی و دەرەجەم بۆ هاتەوانێ بەشەکەم زۆر دوور بوو لە حەز و خولیەکەم بەشی پەرستاریم هەڵبژار دوایەوەی کە بەشەکەم تاو کرد سێرەکەم من هیچ حەز و خولەیەکم بۆم بەشە نییە هیچ ینی بڵین توانایەک و تاقیکم بۆم بەشە نییە کە تاوم کردووە سێرم کرد من لەم بەشێکە ڕۆیشتم تەنها کات بە فێڕایان بووە دوایەوە ڕۆشتمە پەیمانگایە کارم کرد لەوێ سێرەکە من بۆ مامۆستاتی زۆر باشترم توانایەکی زۆر باشم هەیە و مامۆستایەتیەکە نزیکتریشە لە حەز و خولاکی خۆمەوە پرسیارەکەی من بۆ مامۆستا نەزمی ئەوەیە کاتێ من لەم بینایە سەکە گیرم خواردووە بەڕای ئەو من بتوانم بچمانێ بۆ زانکۆ ئەو بەشە بخوێنمەوانێ ئەوە باشتریان من بۆ نمونە ئێستا لە پەیمانگایە کە ئەتوانم کار بکەم بەو حەز و خولای کە هەمە لە هونەر وێنە کێشانە لەوەیە نەخۆم بەرەو پێش بەرم یا لە مامۆستایە کە شەهادەیە بەدەست بێنم دواتە بۆ نمونە لەڕێی ئەوە حەز و خولاکەشم پەرە پێ بە پرسیارەکەت گەیشت بەڵام بام پرسیارەکەم ئەو دەستەی هەتە لە وێنە کێشان و لە تابلۆ و لەوانەیە توانیوتە بیکیتە سەرچاوێکی داراییان وەکۆی مامۆستا فەرمووی بەس تەنها بۆ حەز و خولەی خۆتە و هەندێک شت دروستەکەی لە ماڵەوە هەڵیەواسی و یایی بە ڕەفیقەکانت بادی شتێ تا ئێستا نەخێر وەکو ئەوەی ئیشێکی ڕسمی من نەمکردووە بەڵام وردەوردە خێریکەم بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا دەستخۆشی ئەم بەرنامەتان لە یەکەم بە خێراترینی میوانە بەڕێزەکانەکەم بەڕاستی زۆر بەسوودە بە تایبەتی بۆ من ناوم ئەوینە خوێندکاری کۆلێژی پەرستاریم لە زانکۆی پۆڵەتەکنیکی سلێمانی سەرتا پێش چوونە زانکۆ وا بڕیار بوو کە دەستکەم بە ئیشی خۆم و لەبەرەوەی عادەتەن ئەم زۆر شتەکە باوە کە بەشەکەی خۆتە بەدڵ نییە لە زانکۆ بەڵام بە خۆم وت با پێش ئەوەی کە دەست پێ بکەم پێش ئەوەی کە یان پارەیەک سرف بکەم چکە پێ بەو بووی کە پێشتر ئیش و شتم نەبوو پێشوی داهاتێکم هەبێت بە خیبرەیەک پیا بکەم بەشداریم کرد لە ئەم ڕێکخراوە جوانەی کە ئێستا ئەم هاوڕێیانشمان لێرن وتم با خۆم بەرەو پێشتر بم لە بوارەکان و زیاتر خۆم بناسم ئەگەر خودی خۆم بناسم و دوای هەستەکەم کە سەرکەوتوتر بم لە ڕێکخراوەکە بۆم دەرکەوت کە وەمە لایانی قسەکردنم زۆر باشترە بەدەم کابێرام زۆر باشترە لە وتاردان و پێشکەشکردنی شت بۆ بەرامبەر ینی ئەو توانایم هەیە کە کەسی بەرامبەر باش تێ بگەێنم لەم ڕێکخراوەش کۆمەڵە ئیشی زۆری خێرخوازیمان کردووە و ئەگەر ئەمە پرسیارەکە نازان بۆ کامتان ئەکات بەڕێی ئێوە ئەم ئیشەی من باشە کە سەرتا بەکاری خۆبەخشی دەستم پێ کردووە بۆ ئەوەی کە خیبرەیەکم هەبێ اینجا دەستکەم بەکارەکەی خۆم و دوو پرسیارم هەیە بۆ کاک نەزمی و پرسیارێکش بۆ کاک عارف کاک نەزمی باستان لە مەنجەڵە یاپراخەکە کرد کە وتان کە نرخی ئەگەر لە بازاڕە منجەڵێک یاپراخ بە 30,000 بێت بۆچی نابێت من بە 28,000 بیفرۆشم یعنی بە نرخێکی کەمتر ئایا ئەمە ئەکرێت من لە سەرەتاوە بە نرخێکی کەمتر بیفرۆشم بە 28,000 تا مشتری پێیەکەم عادەتەن خواردن بە تامە ینی
هەرچەنە پارەکەەوە هیچ گرنگە بەس ئەگەر کۆمەڵە مشتریکم پیا کرد ینی تامەکان بەدڵ بوو هەندێک یاپراخەکە بڵین بابەتی نانەکە بێ هەر کامێکیان بێت دوای ئەوە نرخەکە بگەینمەوە ئاستی بازار ئایا ئەمە زەرە لە من ئەدات کە نرخەکەم ئەوڵەوەکو ڕاوچیەک دانێک ڕۆبکەی بزەبەت دوای ئەوە گرانکەی لە 20 بۆ نرخەکەن گران نەکەی بیەینتە ئاستی بازار یعنی ئەوەی کە هاو ڕکابەرەکانت ئەکەن ئەمە زەرە لەوەدا کە ڕاوی کە باست کرد تا توانیتوانە داهاتێک لە بواری تەندروستیشەکەن بەڵێ لە بواری تەندروستی و پەروەردەیی زیاتر ئیشەکەین ڕاستە داهاتێک هەبووە بەڵام داهاتەکە زیاتر بەکارمانێنێتەوە بۆ گەورەکردنی خۆمان بۆ بەرەوپێچوونی خۆمان ئەوەکەم بە پرسیارە تا چەند گرنگە و داهاتی دەستمانەکەی مامۆستا نەزمی بەشتێکی بکەینەوە بە وەکو بڵێ خەرجی لە خۆمانە بۆی کە زیاتر و هەرچەنە بڕەکە کەمە بەڵام ینی لەگەڵ ئەوەیە کە ئەو کورسوشتانەمان کردو ئێمە خۆمان سوودمان بینیوە ئستا من بۆم لە کورسی دەرمانسازیمان کردەوە خۆم ڕاستە بەشی پزیشکیم بێشتر بەشداری کورسێکی وام نەکردبوو هەرچەنە من بڕەپارەکەم نەداوە بەڵام خۆم سوودەکەم بینیوە و پرسیارێکی تریش ئەها ئەڵێن هەچ کەسە هەڵە سێپەی جێگەکاتەوە لە بەتایبەتی لە ئینستاگرام ئەو بەرهەمانی کە ئێستا ساخەکرێنەوە بە ئیشی ئۆنلاین ئەفرۆشتێن عادەتەن چەند مەوادێکی دیاریکراون جلوبەرک و پرۆدەکتی پێست و ینی شتەکە زۆر باوە وای لێ هاتووە زۆر ینی تەسەور ناکەی چەنەکە ئێمە چۆن ڕکابەری ئەو بڕە زۆرە لە ینی ڕکابەرانە بکەین یان ئایا هیچ شتێکی تازە هەیە ڕاستە پێویستی ئەگەر پێویستی خەڵکیش نەبێت لەوانەیە لە چەند ساڵی داهاتوو ببێ بە پێویستی خەڵک شتێکی تازە ئەگەر پێمان بوترێ بۆە حسکەی لە چەند ساڵانی داهاتوو چ شتێک زۆر بۆ نەفرۆشی هەیە تا دەست پێ بکەین بە بزنسان و بۆ پرسیار زۆر ئەخەر تۆ هەوڵ بیت شتەکە زۆر دووبارە نەبێ بۆی ڕۆتی نەبێ پرسیارەکەی کەک عارفیش عادەتەن ئەو کەسانی کە لە بواری بزنسا ئیشەکەن لە سوسیال میدیاکان دەرەکەن باسی سەرکەوتنەکانیانەکەن ئەمێ باسی ئەو شکستانەمان بۆ بکەی کە هات نەڕێت ئەها شکستی گەورە ئیتر ئەڵێ ئەگەێنێتەوە ئاستی سفر و ئەگەر شتیوا هەبوو چۆن توانیتان دەست پێ بکەن بۆ منە چۆن ئەتوانیت ڕوبەڕووی قسەی خەڵک بوویتەوە ئێستا بۆ منە عادەتەن چونکە من خوێندکارم و بەشدارم لەم ڕێکخراوە هەنێک کات یعنی زۆر کاتنا بەس هەنێک کات ینی کێشە گرفتی ماڵەوە بۆ دروستە بێم بەگاڵتە پێم مەڵێن بدوێ کەڵای باوردوو کەوتویتە بەس ینی چونکە خۆم بیرڕام کەوایە بەڕاستی هین دەرئەنجامێکی ئەبێت دایک و کە سوکاری تۆش وەکو دایکە و خاتونوا نا حتمما وان بەس ئەها جاروای ئەیکەن شتەکە ئەکەن بەگاڵتە چۆن وەڵی ئەرە وەڵا ئیتر چۆن هاکەی چۆن بەسەر ئەو شتانە زاڵ بین زۆر سپاس ئینشەڵڵا پەرستارێکی باشی لێ دەرچێت بەنای خی گەورە و میهرەبان زۆر سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەین بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە ئەمن هێوار فواد خوێندکاری کۆلێژی بەشێکی پزیشکیم وە لە پاڵی شیاکاری ڕێکخراوی وەکو هاوڕێکانم کە لێرە ئاماژەیان پێدا کارەکەی ئێمەش جۆرێکە لە تایپی بزنس مامۆستا نەزمی سەرتا ئاماژەی پێدا پێڵەن ئینفۆرمیشن بزنس یان بەخشینی زانیاریە لە بەرامبەر وەرگرتنی بڕێک پارە زانیوە دیارە ڕێکخراوشتیا پاری باشی پرسیارەکەم لە مامۆستا نەزمی من کەسێکم بۆ نەسەرتاکانی تەمەنمە پسپۆڕێکم بۆ نمونە لە بوارێکی پزیشکیایە گریمان بەڵام خولیا و ئارەزۆکانیشم بۆ نمونە جلوبەرگە ستایل و جلوبەرگە و سەیری پێویستی بازاڕی شەکەم بۆ نەیەکی لەو پێویستیانەی بازار کە یعنی مرۆڤ پێویستێتی بیناسازیە خواردنە ئەمانە ینی تاوەکو چەندێک ژیان گۆڕانکاری بەسەرا بێ ئەمانە ڕووک پێویستێکی گرنگ ئەمێنەوە پرسیارەکەم ئەوەیە خولیا و ئارەزۆکانمان پسپۆڕەکانمان گرنگترن بۆ هەڵبژاردننی بزنسێک یانیش پێویستی بازار ئەم پرسیاری یەکەم پرسیاری دووەمیشم بۆ مامۆستا نەزمی ئەوەیە بۆ بزنسەکەم فرۆشی زۆر و نرخی کەم گرنگترە یان فرۆشی کەم و نرخی زۆر کامیان گرنگترە بۆ بەڕێز کاک عارفیش یەکەم پرسیارم ئەوەیە کە دەسەرتای بزنسێک کە دەست پێکەی ئێوە بۆ نمونە لە خەجێخان کە دەستان پێکرد ینی گرنگە سەرەتایی بزنسەکەت ئەو پارەی پێیەکەی بجێنێ یانی سەرەتای ئیشەکەتانەوە خەجەخانم ئەتانی ژیان یانیش ئیشێکی ترتان هەبوو ئەوە وەکو پاڵپشتێکی دارایی بەکارتانێنە پرسیاری دووەمیشم بە پێ و ئەزمموی کە جەنابتان هەتانە ئێمە سوودی لێوەرگرین ئەگەر کارێک دەستم پێ کرد شکستم هێنا لەو کارەیە بڕۆم بیگۆڕم
بوارەکە بگۆڕم یانیش دووبارە دەستی پێ بکەمەوە بە تایبەتمەندیەکی تر و با ستایلێکی تر بێنمە بازاڕی کارەوە دەستان خۆش بێت. مامۆستا نەزمی عارف بەڕاستی پرسیاری جوانیان کرد شتی جوانیان وروژان دەستیان خۆش بێ دەستیان خۆش بێ ئێوەش ئینشاڵڵا بە گوشراوی چکە کاتی بەرنامەکەت بەرەو کۆتایی ڕۆوەڵام بنەوە بەڵام من پێش ناوبڕەکە لە تۆم پرسی ڕێگەکانی سەرکەوتن و شکست چین بۆی کەسێک دەستکا بە با بڵین ئیشێک ئەو ڕێگایانە چین کە بەرەو سەرکەوتنی با ئەو ڕێگانە چین ئەگەر بیر دێتە بەر بەرەو شکستی با زایدن دوای ئەوە پرسیارەکانی ئەمانش تێکەڵاوی سواز دەکەن. باشە دەستەکان و خۆش بێ سپاس بۆ بە ڕێزانەش من بڕوان بە شتێک هەیە چەند ساڵێکە ئەیشیڵێم ڕەخنەش گیرا و ئەیشگیرێت لە جیهانیش ئەم مۆدێلی بیرکردنەوەی هەیە من لە سەرەتاوە بۆ هیچ پرۆژە و کارێک بڕوان بە شکست نییە ئەزمون شتێکە شکست شتێکی ترە کەڵی شکست دێنا ئەزمموی لێوەربگرە یعنی چی یعنی ئێمە وەکو گەنجێک مێشکمان پرۆگرام نەکەین لەسەر شکست ها چێژی کەوتن و چێژی شکست و نازانام لە شکستەکانەوە فێر ببە و با شکست بهێنیت و ئەمانە زۆر زۆر نووسراون لە کتێبەکانە هەندێک بۆ ڕەواجپێدانی بابەتانێکە کە ئەزمونانێکی کردووە لە ڕاستیا بایە بڕیارانێکی نەیاودایەتی و دووچاری شکست بوو ئەم شکستە بۆ بگوازمەوە بۆ گەنجێک احتیمالی شکست چەندێکە سەرکەوتنیش 100 هێندەیە ئەگەر ئێمە یەک شەیتانمان هەبێت 4 دانە مەلایکەمان هەیە لە ڕاست و چەپ و سەر و خوار و هەمووی یعنی سەرەتا ئەمێدە و خاڵە بڵێم ناڵێم دووچاری نابینەوە سەختی و ناڕەحەتی و عەزیەتیە هەر یەکێکمان لە ئیش و کارەکانی خۆمانە با سەرەتا پرۆگرامی خۆمان بە شکست نەکەین لە فۆڵدەری مێشکمان یعنی بڵێم من ئەمەکەم بۆەوەی شکست بهێنم شکست چامی زۆر خۆشە هەرکەس شکست نێنێت و قسەی لێوە ناگیرێت ئەو قسانە وەکو ترسەکە وایە 2000 ساڵ پێش ئێستا ترس زۆر باش بوو کاک عارفی بەڕێزیش ئاماژەی پێدا ترس زۆر باش بوو بەڵام لە ئێستاە ترس ئیحساسێکی دەرووناسی مەترسیدارە بۆ ڕابردوو باش بوو بۆ چونکە گەروانە بووە ئێمە نەئەماین باو باپیرانمان کە شێرە هات بۆی نێوت من لە شێر ناترسم ئەی خواردەوە نەئەمە ڕەچەڵەکی مرۆڤ نەسلی مرۆڤ نەئەمە لە ئێستاە بۆەوەی ئێسەیتر بێنێ سەر پرسیارەکان یەکەمین شت ئەو مەسیرێکی ئێمە گرتومانە بزنسەکە لە بچووکە وردە و دە گەورەی بکەین براندی بکەین ناوبانگی پێ بکەین لە سۆشیال میدیاکانە دەنگۆیەکی هەبێت دانانی ئامانجی گەورەتر لە ئێوەی ئێستاتان چەنە قارچێک بەرهەمەهێنیت چەندێک دەستی هوەریت هەیە چەندێک ڕاهێنەری چۆنە لە بازاری دۆلارەکە چیەکەیت بە ئامانجی ئیمساڵت ئامانجێکی باڵاتر بێت ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە من وەکو وەسیەتێک بە ئێوەیەڵێم دەدانە لە 23 بێزەبەت ئەو شتانی کە باش و جوان بوون دووبارەیکەینەوە وە چی تری تازەشمانەیە ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین چی ڕێگریمانەکە لە دانەنانی ئامانجی گەورە ڕەفیقی تۆ ئەمەشی نییە ئەم قسەیە ڕەفیقی تۆ نەگەیشتوتە ئەمە ئەنجاڵە بۆ سپاسی خوانەکەی سپاسی خوا هەر ئەەکەین داوای زیاتریشی لە یەکەین ئامانجی گەورەتر دابنێن سپاسی ئەوەی ئێستاەکەین کە هەمانە داوای زۆرتریشی لە یەکەین ئەمە یەکێک لە نقطە و خاڵە گرنگەکان دووەمین شت کە زۆر زۆر گرنگە ئەمە ئامانجێکمان هەبوو گەورەمان کرد چەند جارەمان کرد دەم فرۆشتووە وەرم با بیکەینە 20 فرۆشتووە بیکەینە 30 وردە وردە بەرهەمەکانیشمان جۆرا و جۆری پێ بکەین تەنها ترشیات بەرهەمێنی لە پاڵی شابیکە بە زەیتونیش بیکە بە زەیتی زەیتونیش ها زنجیرەی بۆ دروستکە ئەمە یەکێکە لە خاڵەکان دوایەوە دوای ئامانجەکە وەرە پلان و بەرنامە دابنێ بۆ ئەو شتێکە بڕات بێتی چۆن بگەم بە 20 ساڵی پار لە دەیا بووم بیگەم بە 20 بەرنامە زۆر بە کورتی پێ بڵێن بەرنامە بریتە لە هەنگاوانێکی واقعی ڕۆژانە ئایا من ئەم بەرنامەی کە کردومە لێرە میوانداریتان کردوین خزمەت بە پرۆژە و حەز و خولیا و پرۆژە و بەرنامەکانی منەکات ئەگەر بەڵێ باش ئەگەر نەخێر لایەوە یەک نمونێ واقعی بگەێنەوە ریچارد برانسۆن خاوەنی کۆمپانیەکانی ڤێرجی لە پرۆسەیەکی بچووکەوە دەستی پێ کردووە ئەو شتانی کە ئێمە ئیڵین کتێبێکیش هەیە بە ناوی ئەو کۆمپانیای لە گاراژەکانەوە دەستیان پێ کرد بیخوێنەوەشتی زۆر زۆری تایە ئەو براندانە کە ئێمە ئێستا بینی گەورە بوون هەمووی لەوانەیە ریچارد برانسۆن داوەتیان کردوتیان بۆ 20,000 لە کۆمپانیەکانە بۆ 20,000 کارمەند وەرە قسە بکە سەعاتێک گوتی کاتم نییە ناتوانم دیسان داوایان لێ کردەوە تەبەن دلیل هەبوو نێوەندگیرەگە بوو لە نێوانیانە وتی 1 سەعات $5 ملیۆن وتی ناتوانم وتیان $1,000,000 وتی کاتم نییە ناتوانم وتیان وەرەقەی سپید بۆ ئەنێری خۆت ڕقەمەکە بنووسە چەندت پێ بدەین وتی هیچ ناتوانم دوای لێیان پرسی بۆچی وتی من ئیمساڵ 3 پرۆژەم داناوە هەر شتێک خزمەت بەم 3 پرۆژەیەم نەکات نایکەم ئەمە پێوترێ بەرنامە
ئەمە بکەیت ڕکابەر ناخێنیتەوە لە بازاری ڕکابەری ئاچیتە دەرەوە گەنج بۆچی یەکلا نابێتەوە خاتون لەوانەیە وەڵامی ئەم پرسیارە بێت بۆچی لەگەڵیا چونکە خاتون تۆ ئەتەوێت ببی بە هەموو شتێ بۆ هەموو کەسێک ئەگەر پرسیار لە مرکێ لە چ شتێک پەشیمانی لە ڕابردوو ئەڵێم خۆزگایە بواری ڕاهێنەری و بوارەکەی خۆم زووتر و بچووکتر بکردایەتەوە زووتر ئەمەم کردایە منیش خۆتانزان لە زۆر بوارە لە سەرەتایە تۆش پەرش بووم ئەو شتانە من بە واقعی گەرمەوە پەرش بوون یەکێک لەو شتانە کە هەمیشە ئەڵێم نیچ مارکێت بازارەکەت بچووکە بەڵام لە ناو خۆیان گەورەیکە لە ناو خۆیان گەورەیکە ئەمە دوو ترسان لە سەرکەوتن ئێمە ترسمان لە شکست هەیە ترسیش لە سەرکەوتن هەیە بۆ چونگەڵێ ئەم پرۆژە و کارەی قارچکت کە گەورە کرد ئەم بوارە پزیشکێت فراوان کرد ئایا دەرەخەتێن بەرپرسیارەتییت مێشکی ژەڵێ نەوەڵە ئەی خەڵک چیەڵێت بەرامبرت ئەی مەسئولیەت دەکەوێتەشان ئەی خەڵک داوای قەرزت لێکات هەر نێت بێ باشترە ئەمە ترسە لە سەرکەوتن ئەبێ ڕێگری لەمانە بکەین ئەجا مەسەلەن ئەوە چون فامیلی بزنسی دروست ئەگرێت لە ماڵەوە ئایا ئەتوانم حەقی ماڵ و مناڵەکەم بدەم ئەو ڕۆژە مناڵەکە دەستێکی هەستی زۆر نەموت دەست پێ مەکە نەبوت ئەم ڕۆژە مەبینی بە چاوی خۆم ئەوانەیەتە پێشەوە ئەوە ترسە لە سەرکەوتن ئەبێ و ترسانە دیلیت بکەن هەبێت بەڵام بە ترسەوە هەنگاو بنێن ئەمە ئەنجا خاڵی چوارەم نەخوێندنەوەی بازار هەم بازار بخێنەوە هەم بەرهەم ئەو بەرهەمەی تۆ نیازی کێ پڕکاتەوە باسماگن ناچینەوە سەری ئەنجا نەزانی ژێکێکە لەو ڕێگانێک کە بەرەو شکستمانە بات نەزانینی چی نەزانی لە بیزنسکردن لە بازارسازی وەڵامی یەکێکتان نازان کامتان بوو سەرەتای بزنسەکەتان 180 تەرکیستان با لەسەر فرۆشتن بێت ئیدارە بە خۆ تەکرێ هەمووی ئێسا بزنسی بچووک هەموو سەر و خواری هەمووی خۆمان بەڵام دوایی چی هەیکەلی ئیداریە بێ جیاکەیتەوە خەجەخانم سەرەتا هەیکەلی ئیداری نەبووە بەڵام ئێستا بێ هەی بێت ئەو چوار خاڵە بوو کە بەڕێستان پرسیارتان بۆ کەشەکردن ئەو پرسیارانەی ئاراسی تۆکران وەڵامیان بەرەوە گەر تاقیبێ یان قسێ شتێکی زیاتر لەسەر قسەکانیان فەرموو دەسوچاویان خۆش بێ سەرکەوتوو بن بەڕێزێک پرسیاری کرد ینی سەرەتایەوە پێتان وا بوو کە توانن ئەوەنە گەورە بن خۆی بۆ خۆی قەنەعەتی مرۆڤ بەڕاستی ئەگەر سیر بکە ئێمە 3 کەس دەستمان بە ئیشەکە کردو لەوانەیە گەر ئیشەکە بەو بچووکیەی خۆی قەت پێویستی بە 3 کەس نەبوو بە یەک کەسە کراوە گەر لەو مەرحەلەیەوە ئامانجێکمان هەبوو هەموو جار خۆمان هێشتا لە سەرەتا شتێکمانەوە دەوە نیە لە بین یەکترا ئەمان و ئاوا بەڕیز کۆنتێنەر بۆستی و ئێمە نان بنێرین بۆ وڵاتان ینی بەڕاستیمە قەنەعەتی بۆ نانی لوبنانی لێرە هەبێ بۆ نانی بەڵێ بە خۆشحاڵی ئەمەی نێرینە دەرەوە ئێستا سەی نێرین قەزمێ با بڵێن جوابی پرسیارەکەی و بەڕێزە بوو بەڵێ ینی ئەوە هەبوو بەڵام لە جەوهەری ئیشەکەیە ئەوەنەی بەرانبەرمان با بڵێن کەس و ناسیا و خزم و دۆست و دەسەڵاتەوە دژایەتیمان هەبوو با بڵێن بێقەنەعەتکردنی تۆ ئەتوانم بڵێم لە ساپێنجی بێ لە خۆمان کەسی تر نەبووە کە هاان دەرمان بێ لەوەی کە بەرەو پێش بچین زایدەن بۆیە کە ئیشارەتی سەرەتان پێ و کەسە نزیکەکانی خۆشمان جەنابە ئیشارەتی پێە بەڕێزێکی تر بڕی دەزمایە ینی با بڵێن لەو پرۆژەیە خۆی پرۆژەیە خۆی دیتە پرۆژەکە بچووک بۆکو منجەڵەیە پراخەکە ئێستا وایە خۆی پێویستی بەکەم بوو هەرچەند ئێمەی دەتوانم بڵێم لەو کاتەیە پرۆژەیەک بۆ توانم بڵێم خەجێخانم بە خۆشحاڵیەوە کەم ڕقەمە بە $30,000 دەسی پێ کردووە ینی 30 وەرەقە $3,000 نەک $3,000 بە 30 وەرەقەویش کراوە بە کۆمەڵێ مقەبا و کە کارتۆنمان بۆ هێنا بوو پاکێتینەوە یەکەم جار بوو نان بچێتەوە ئەتوانم بڵێم ئێستا سەرمایەکە لە سەرود $4 ملیۆن ئەبێ بڕی سەرمایە خەجێخان وتی لەو کاتەیە ئەتانتوانی داهاتی بۆ خۆتان نەبێیان داهاتێکی ترتان بڵێ یەکێ لە پرسیارەکانەوە بوو ڕاستیەکەی پرۆژەکەمان سەرەتا با بڵێن کاکشاهۆ لە ناو ئیشەکە بوو دوو کەسەکەی ترمان ئیشی ترمان هەبوو و لەبەرەوەی پرۆژەکەش خۆی بچووک بوو سەرەتا بەس ئەوی پێویست بوو کە بچێتە ناوە تەواو لە دوایی یازانیمان بازارکردن و زیادکردن و بەرهەمی زۆرتر و هەمە جۆرکردنی بەرهەم وای کرد کە پێویست بوو کە ئێمەش بچینە ناو بابەتەکەەوە ینی پرۆژەکەەوە بۆیە ئەتوانم بڵێم لە سەرەتا ئێستا ئەو پرۆژە بچووکانەی ئەگەر تۆ بە شێوەیەکی تەندروست بڕۆیتە ناویەوە یەکێ لە خاڵە سەرکەوتنەکانی ئەوەیە کە تۆ بە شێوەیەکی زۆر بچووکی داخڵبی و لە هەمان کاتە ئامانجی گەورەبوونت هەبێ
بەس بە بچووکیش نەیهێڵیتەوە نەیهێڵی چونکە ئامانجی بچووک بوونەکە بڵێن عەفو ئامانجی گەورە بوونەکە بەرنمەیەکت هەبێ لەسەر چ شێوازێک بڕوە بەڕێزێکیش پرسیاری کردی ینی شکستدان هێناوە بە تەکید یانی ئەتوانین بڵین پرۆژەمان هەیە بۆ نمونە $9 ملیۆن تێچووە و بەڵام ئەوەیە لە قۆناغێکایە کە تۆ پێتۆ دیار نییە ناتوانانی ینی شکستی هێناوە و بەڵام نەمان هێشتۆ پێمانەوە دیار بێت ینی وای نەکردووە کە پرۆژەکەت شکست بێنێ ئەجینا بڵین ئەو پرۆژەیە هیچ قازانجێکی بۆ تۆ نییە زۆر جار لە ئیشەکانی لە پرۆژەکانی تۆیە مەرج نییە هەر هەمویان قازانج بەخش بن وەڵامی هەموو پرسیارەکانەدایەوە شتێک نەماوە ئەگەر کەسێک هەبێت وەڵامی ئەوان باش بەسەر چاو خۆش بەسەر چاو بازارکردن لە بواری دەستی چینین و نەخشی جلوبەرگا ئەوە ئێستا لەوانەیە کارگەژە بێت منافسی تۆ بێت پێشتر باسی ڕکابەرمان کرد ئەو خواستی کڕیارەکەت لەکوێیە کە بە کارگەکان و بە ڕکابەرەکانی تر ناگرێت بێت تۆ بیتە ئەم بازنەوە ئەم بازنە نیشانە پرسیارەکەم داناوە کە هاتیتە ئێرەوە خواستەکەت زانی نەیانتوانی ئەوان پڕیکەنەوە خاڵی بەهێزی تۆ لەگەڵ خواستی کڕیارەکی گرتەوە ڕکابەت لەو دەور و پشتە نامێنێت باسی ئەوەت کرد کە حەز و خولیامان لە بوارەی ئەوە زۆر خاڵێکی گرنگە حەز و خولیات هەیە و بازاریشت بۆ دۆزیوێتەوە من پێشنیارەکەم چیرۆکی سەرکەوتن دروستکە چیرۆکی سەرکەوتنی کڕیارەکانت بۆی کڕیاری تازە دروستکەیت هەر بزنسی کڕیاری تازە دروست نکات ڕۆبچووبوونەوە پوکانەوە ئەڕوات باسی نرخت کرد هۆکاری کەمی نرخ منافسی نرخمان پێگرێت لەم سەرەتایەت ئەگەر بە بچووکیش بکەی کێشە نیە بەڵام ئەگەر خەونی گەورەکردنت هەیە نرخی کەم ناتوانێت فراوانسازیت پێ بکات ئللا مەگەر سەرمایەکی تر یان بیکەیتە پشکایەتی کەسی تریش پارە بێنێتە ناویەوە لەسەر نرخوتیان ئاساییە لە سوۆشیال میدیا نرخ بڵین لەسەر نرخ پرسیارێکتیش ئەوە بوو وەڵامەکەی هەم بڵێ هەم نەخێرە ئێستا ئێمە هەندێک لە بەرهەمەکانی خۆمان نرخەکەی ئەڵێن هەندێکی تر کە زۆر تایبەتە بێ کەسەکە قسەی لەگەڵ بکرێت هەڵسەنگاندن بگەن نرخەکەی ناڵێن بەڵام لە وێبسایتەکەمانە نرخی هەموو خزمەت گوزاریەکانمان هەیە زۆر ئاساییە ئەگەر تۆ جیاوازیەکی ڕکابەریت نییە جگە لە نرخ نەبێت بینوسە بڵێ من نرخم هەرزان کردو خەڵک هەمووی سەرەتیەکات بەڵام ئەگەر نرخەکەت هەیە ئەوە نرخی کەم ئەنجا لە 180 تەرکیستان لە سەردا بۆ هەر هەموودان با لەسەر فرۆش بێت بازار سازی نەڵێ من ڕۆژە لە ڕۆژان باران بوو بەفر بوو جەود نەبوو بێتاقەت بێزار بووی لە سۆشال میدیاگانە با دەرکەویت ئەو ڕۆژێک کە تااقەت و بێزار و بێتاقەتی تەلەفۆنێک بکە بۆ یەکێک لە مشتری ڕازیەکانت بڵێ توانین لە دوانێکمان پێ بڵیت بۆی ئەنرژی تاقە وەرگریتەوە بزنس زۆر پێویستی بە تاقە هەیە تەنها حەز و خولیاکە ناچونکە سار دەبیتەوە تەنگ و چەڵەمەی هەیە بربەستیە 180 تەرکیزی با لەسەر بازار سازی بێت بۆ پرۆژەی قارچکەکە وازانم پرسیارێکی وهانە بوو کە شتێکی زۆر زۆر باشە دەستخۆشیتان لە یەکەم و پیرۆستان بێت خات و کەژاڵ لە بواری ڕاهێنەرایەتی و پەروەردەییە لە خولوسی مینار و هەر شتێک تۆ بیگری کتێبیش بخوێنیتەوە تۆ ناتوانین لە 300 لاپەڕە کتێب یەکسەر بڵێ ئەمە هەمووی سوودی لێوەرەگرم جاری وایە من کتێبە بۆ خوێندومەتەوە یەک خاڵم لێوەرگرتووە کورسی وایە مەسەن دە 12 ساعات کورتیەکەیتەوە لە یەک بابەتە ئەوە خۆتیت خاتون بزانم چۆنی سوادەی لێکم ئەگەر من خۆم نەناسم وەکو سوورە چنارێک هەر جارێک کەسێک بە ئاراستەیەک بمان باتخوا نەخواستە ئەوە مەترسی دروستەکە مۆدێل سازی لێ دروست بکە بڕوابوون بە پسپۆڕیەکەت ئەم خاڵم زۆر مەبەست بوو بڕوات هەبێ بە پسپۆڕەکەت کە ماتەوزەی پارە پەیداکردنی تایە ئەمە زۆر گرنگە ئەم بڕوایە سەرەتا لە خۆتەوە دروستە بێت هەندێکتانە بوو بزنس هەیە نەبووە مامۆستادانا نەبووە لە خولیای کەسێکەوە دروست بووە 3 ساڵ پێش ئێستا لە فایلێکی دەنگیە avazhome.com فایلێکی تیا بنووسە لە گۆگڵا بنووسی پڕدەرامەترین پیشە و بزنسەکان لە گۆگڵا ئەم دەستەواژەی بنووسە بۆ تەهێنێت نسیگەی 2 ساعتە فایلێکی دەنگیە لەوێ باسی ئەوم کردووە چۆن شتێککە نییە تۆ دروستیەکەیت لە حەز و خولیاکەتەوە دروستە بێت ئەم خاڵە زۆر زۆر گرنگە بۆتان سوۆشال میدیا و ژیانی تایبەتی خۆیان وەڵاهی نازانم سوۆشال میدیا هەروای لێ هاتووە ناوبانگ فرۆش براندینگ بە ڤیو نییە ئەو سیرکردانە ڤیۆکان بکەیتە فۆلۆوەرز بکەیتە لایک و کۆمنت بکەیتە مەسیج بکەیتە داهات هەتا نەفرۆشیت پارە نێتە حسابتەوە تۆ نەتفرۆشیتر با ڤیوشی هەڵە باسی ئەم هەموو ئەزمون ئەوە هەندێک کە ئەواڵێ وام کرد لەبەر ڤیو شتەکانە ویستم ئەو نقطەیە بڵێم لەگەڵ ڕێزمە هەندێک بۆ ئەوەیە خۆ من بۆ براندینگی خۆم شتی خۆم باسەکەم سەردانی کۆمپانیاکەم ڕاوێژم لەگەڵا پێداون عقدێکم هەیە هەر شتێک وەکو براندی کێشە نیە بەڵام تەواو دابەزیتە ناو بابەتەکانەوە ئەوە
بەڕاستی ئیشێکە بتەنا بۆ ڤیو ئەوانە ئەکرێت ئێمە حەقمان بەسەریانەوە نییە ئەجا کاری کەوچنگ ئێمە خۆمان واکەم قسەی خەڵکی تر ناکەم کەسێک کەیەتە لای مەگەر بابەتێک وەربگە تازە بزنسێک دابنێت هەتاوەکو بۆ نمونە نەتیجە ئەداد لەگەڵیان من سیستمی کەوچنگ بەکارهێنم ئێستا لە ڕاوێژکاریش ئەلحەمدوللا تێپەڕیون سیستمی کەوچنگ یانی سەرپەرشی کەسەکەیەکەیت لەگەڵ ناخی ئابیت لەگەڵ کۆمپانیاکە ئابی تا ئەگاتە و ئامانجی کە دایناوە نەک تۆ بێ ئامانجی بۆ دابنیت ناکرێت ئامانجی منت و جیاوازە بەڵامەکرێ ڕێگاکانمان وەک یەک بێت پارە خستنە ناو ئیشیان باسکرەوە زۆر باش بوو خاڵێکی باش بوو لە کێشەی خەڵکەوە دەست پێ بکەین یان لە پسپۆری حەزەکەمان و لە هەردووکیانە وەڵامەیاتەوە لە هەردووکیانەوە یان لە بازارەوە دەست پێ بکەیت یاخود پەیوەندی بە تۆ چەندێک پێداگریەکەیت ئەگەر لە کێشەی خەڵکەوە دەست پێ بکەیت بزنسەکەت ئەتەوێت خێرا نەتیجە بدات لەوە دەست پێ بکە ئەگەر نە وردە دوای 3 مانگ 6 مانگ ساڵێک چەند ساڵێک پارەی نەدا ئەنجام من پرۆژەی وا هەبووە بۆ خۆمانم داناوتم ئەگەر ئەمە سەر نەگرێت واز لەم پرۆژەیەنم 3 مانگ کاتم پێداوە حەز و خولیاشم هەبووە ئەبێ ئەوەش ئەم هەنگاوانە بنێن چۆن گەنج دەفع نەبێ وەڵا ئاگای لە خۆی بێت و خودناسیە بێت و ئامانجی خۆیە بیت بەرنامەی خۆی نرخدا بنێت لە سۆشیال میدیا وتمان هەم بەڵێ هەم نەخێرە حەزی هونەری هەیە و لە ئەکادمیایەکی پەرستاریشە ئەڵێ گیرم خواردووە لەو نێوانە یەکلانیم وازام ئەگەر تۆمارەکە بەرنامەکە سیر بکاتەوە شتمان ود لەسەر ئەوە ئەگەر هەردووکیشی بکەیت بە پلانەوە کێشەیەک نییە هەردووکی کات تەرخانەکەی 6 کاتژمێر بۆ ئەم بردە 2 ساعتیش لە پاڵ یا حەز و خولیاگەت بۆی نەکوژرێت لەوانەیە ئەمە بێتە هۆی دروستکردنی بزنسێکی گەورە وەڵا ئەلەوە با من پرسیارە بکەم باشی بە هۆکارە لە هۆکارەکان وازی لە تابلۆی هونەری ئەوانە هێناوە بەڵام کات هەر کاتێک بڕیار با بچێتەوە سەر دەست پێ بکە خۆ ئەتوانێت بەس لە بازار بەجێمێنێت ئەو کەسەی کە 10 ساڵ پێش ئێستا ئامێرێکی مۆسیقای لێدا ملیۆنە خەڵک گوێ بۆگرێت ئێستا هەمانە ئەو کەسە ئەو ئامێرە بژێنێتەوە ملیۆنە گوێ بۆ ناگرێت بۆ چونکە ڕەفتاری کڕیار گۆڕدراوە ئەبێ لەگەڵ تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە بڕیت بە ئەزمونەوە کارکردن بە دڵنیایە من پێم وایە 2 مانگ تا 6 مانگیش بڕۆ ئەگەر خۆت یەکلا نەکراوە بڕۆ ناو شوێنێکەوە بزانە ئایا ئەمە لەگەڵ ئەم بەواقعی شتەکە ببینە بۆی بتوانێت بزنس بکەیت بە نرخی کەمتر بفرۆشین تاوەکو باسیەوەیان کرد ئایا نرخ کەم بێت و تا مشتری بزابێت ئەوە کێشە نییە بەڵام یەکشت هەیە ئەبێ بەڵگەی گرانیت هەبێت بۆ گرانت کرد بەڵگەی گرانبوون دەبێ هەبێت ئەبێ قەناعاتی پێ بکە ئەنا لە دەستیانە دەیت بازاری ئۆنلاین قەرەباڵقە تۆژە بێت لە ناوی بیت ئەبێ بڕۆیتە ناویەوە لە کێشەکانەوە لە پێویستیەکانەوە لە حەزەکانەوە دەست پێ بکە وردە بارودۆ هەرچۆنێک بوو تۆ با ستۆریت هەبێت بە بەرنامە دەبێت ینی ڤیددیۆ ڕسمە هەر شتێکە تا چەند گرنگە و داهاتی دەستمانەکەی ئەوەش بە زۆر لە جۆرەکان لە کاگعافیە پرسم وەکو دوا پرسیاریش و بە کورتی وەڵام بنەوە تا چەند ئەوەی دەستمانەکەی بەشێکی دانینەوە بۆ خەرجی لەو ئیشەیە جا لە ڕێ ڕیکلامەوەی لە ڕێی سوۆشیال میدیاوە لە ڕێی ئەوەی بڕاندەکەت بە جۆرە لە جۆرەکان تەسویق و بە بازارکردنی بۆکەیت ینی ئێمە و پارەی دەستمانەکەی لە 100 هەمووی نەخێنە جیرفانەوە ئەبێ بڕێکیشی لێلا بین دیسانەوە مەسرەفی پێ بکەینەوە دروستە قسێ دروستە هەر بزنسێک گەورە نەبوو کێشەی لە خەرجکردنەکەیە هەیە هەموو بزنسێک ئەبێت تەسیساتی هەبێت تەسیساتی پارە بەشێک بۆ مەسرفەکانی مەسرفی لە ناکاو مەسرفە هەمیشەیەکان بەشێک بۆ فراوانبوونی بەشێک بۆ ڕیکلامکردن بە هیچ شێوەیە قاسەی فراوانسازی نابێت دەستی لێ بدرێت دەستخۆش بێت کاک عارف هەمان پرسیار بۆ تۆش کاکدانا بە تەکید ینی هەر پرۆژەیەک بەوە سەرکەوتوو بووە کە تۆ بەشێکی ینی ئەگەر بڵێم زۆریشی بەشێکی زۆری خەرج بکەیتەوە بۆ ئەوانەی کە جەنابەت و بە تایبەتی ڕیکلامین بەرزکردنەوەی کوالیت بەکارهێنانی با بڵین ئالەت و ئەجهیزەکان ینی ئەبێ بەردەوام تۆ بتانی قازانجەکەت بەشی زۆری بۆ ئەوە بەکاربهێنی من داواکارێک لە خەجەخانم بکەم لە بەرنامەوە لە خزمەتە ئەو مادەم براندێکە خۆیان ئیشی تیاکەن و بابەتێکی وەکو جۆرێک لە عیلاج و ینی کوردەواریانەشە دەردێڵێ ئەکرێ ئێوە پێکەوە گفتوگوێ بکەن توانن بەرهەمەکانیەوە لای ئێوەش بەسەر چاو جۆرێک لە جۆرەکان بەسەر چاو لە خزمەتیان نبینانیەوە ئەم ئێمە فەرعێکی تازەمانەیە بەشی با بڵین هین چی پێیان میوەیشی تایە ئەتوانێت ئەوش لە خزمەتیان لێرەوەی شتێکتان پێ بڵێم کێ لە شوێنێکە کەسێکی هەیە هەژارە مەسەنە توانێت ئافرەتە توانێت بێ لە لای ئێمە ئیش بکە ئەخیر مەرحەلەکەی تر نەیتوانی بزنسێ بکە
چەند کەس ئێمە لە خزمەتانە بینەگەل لە ڕێگەی ڕێکخراوێکی هەر ڕێکخراوێکی شوێ ئێمە خینە سەر چاومە ئەمە وەکو ئۆفەرێکی خەجەخان بەسەر چاو یانیەوە شتێکمانەیە دەست و چاوتان خۆش بێ. زۆر بەڕێز مامۆستا نەزمی قادر ڕاهێنەر لە بواری بزنس و مارکتینگ سوپاس بووی کە بەڕاستی کۆمەڵشتی زۆر نەوعی باسکرد سوپاس دەکەین دەست خۆش بێ. زۆر بەڕێز کاک عارف حوسێن خاوەنی کۆمپانیای خەجەخان و سوپاس بۆ تۆش ئەزمونێکی جوانت گواستەوە و کۆمەڵک سوپرایزیشت لە بەرنامەکەیە هەبوو هەم بۆ خاتونی بازیان هەم بۆ ئەوەی کەەوە ئافرەتانی کە بێدەرامەتن لای ئێوە ئیشکەن لە خزمەتیانە. زۆر سوپاس بۆ ئێوەش ئینشەڵڵا هەمووتان ببینینەوە لە کار و پرۆژەیەکی باشە و داهاتانە بێ و ئەگەر کرا ئێمەشکن بە شەریک لەگەڵ خۆدانە سوپاسانەکەین. خۆشەویستان تا ئەڵلقەی نوێی هەیوان هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان.